السلام عليكم ورحمة الله وبركاته. شوي شەشەمی پاشیڤە و ئێمە ستافی بەرنامەی پاشیڤ من و هاوکارم ژڤان لەگەڵ ئەو ستافەیە دیارە کۆمەڵی ڕۆ بابەتان بۆ ئامادە کردوون بۆی کە ئەم شەویش لەگەڵ ئێوابین لەگەڵ ئەوەشکە شەوێکی پڕ بە بەرەکەتە و هەمومان پاشیڤەکەین ئینشاءڵڵا بۆی کە ڕۆژێکی دەست پێ بکەین کە ڕۆژوەیەکی وا بگرین بتوانین هێزیەوەمان تیا هەبێت چونکە پاشیڤ بەرەکەتی تایە. جاوەش لەگەڵمانە بن و بەرنمەیەکی ئیمانی بێت و مەوەستای ئاینیمان لەگەڵدا بێت و هەروها پسپۆڕێکیش بۆی کە پێشەوەی کە ژڤان لەگەڵتانە سڵاو بکات با من باسی تەوەری بەرنمەکە بکەم یەک بەرچاوڕوونیتان هەبێت لە تەوەری بەرنمەکە ئەویش ئەوەیەکە هەمیشە بیستوماناڵێن ژڤان بۆیە بە ڕۆژوە بین لەبەرەوەی کە هەست بە فەقیر بکەیت ئەی فەقیر خۆی کە بە ڕۆژوە بێت ئەبێ هەست بە چی بکات بۆچی ئەو بە ڕۆژوە بێت دیارە تەنها مەبەست برسیبوون نییە بۆی کە هەست بە فەقیر بکەین دیارە لە سەر و برسێتی جەستەییەوە برسێتێکی ڕۆحی هەیە بۆیە تەوەرەکە بەجێ هێڵین دواتر قسەی لەسەرەکەین و شەوت باش بە وەی شەوەتە خۆشتر باشتر. سلام عليكم ورحمة الله وبركاته. إن شاء الله هر دمكيت في هيفا بيروس يا رمضان ده حتى أنت نفستي جيبين خدي بما بعبادات حساب كت خدي بما بخير من ويسر هر جهة كهين ليفن صلوات ميت طيباتش باشيفة شاشة بوهوا أفدمت أمتداد درباز بين هند كارن يعني تماشي برنامج يجيب كن استغفار جيد براك استغفار راستيجي يعني تشتكي بصانة هي كارك بيروزة لقالك بصانة هي هكا مروف خولي راجبين استغفار بك سبحان الله استغفر الله والحمد لله يعني هذا الزمان مروف اللي رايت مش غروج ده سر زمان مروف إن شاء الله مروف جي توصابن ده جانا مروف يا خوش بت يا روم بت إسلام إن شاء الله إن شاء الله جاء أوند استغفار كردن وسبحان الله ولا إله إلا الله كردن أوند أصلا أخوي جورا تنها شوازك جدانا ليه وجنا جولين هرب لا إله إلا الله زمان تنها بجولات كفايته ودي دس بكينو بسم الله دس بابك هەموو کەسەوە زانێت کە پاشیڤ بەرەکەتی تێدایە و بگومان ئێمە لە پاشیڤانە کۆمەڵی خواردن ئەخۆین هەندێکمان خواردنی سووکە خۆین هەندێکمان خواردنی قورس ئەخۆین هەندێکان بۆریت خواردنێت تەکرد ناس بۆ حاضر تۆ هەر دایمە وای بۆ خواردنێک سەر جێگەی خۆی حازرەکات جا ئەم شەو با بەوە دەست پێ بکەین کە ئەو خواردنانی کە لە پاشیڤانە ئەخورێن جگەلەوە ئەم کۆمەڵی خواردنن کە خواردنی کوردەوارین زۆر جاریمە لە پاشیڤانە ڕۆیان تێەکەن و ئەمەش زیاتر لە پاشیڤانان باسی نانەکەی و نان نەبێت چنایە تەخۆ ئێستا زۆرجێ ئەوانەی کە کیتۆوانیشەکە مەجبورن لەسا لێ بخۆن نانێ باهی وێ نزانم تشتێک باشە با باسی نانی تیری بکەین کولێرە ناوساجی ناوەشکێنە نانی هەورامی کولێرە بەڕۆن کەلانە کە پیازێکی خۆشی بەهارەی تایە ژمارەیەک بەرهەمی کوردەوارین و لە ڕەمەزانانە خواستێکی زۆر زۆریشان لەسەرە ئەزانین چۆن دەخورێن چونکە من تاقیمان کرد خواردومانە بەڵام ئێستا با بزانین چۆن دروست دەکرێن هەر کامێکی شێوازێکی خۆی هەیە لە ڕەمەزاناندا ئیشەکە زیاترە واتە بازارەکە قەڵەباڵغترە بێت چکی زیاتر ناوساجی بەرهەمە کوردیەکان بۆ پاشێوان زیاتر بەکاردێنن خەڵکی و منیشی خۆم ناوساجە برژێنم لە ڕەمەزاناندا زیاتر ناوساجی و ناوشکێنە و کەلانە و شلکێنە و کولێرە و سەمون و ئەشتانە زیاترە ڕۆن کولێرە و ناوەشکێنە و ناوساجی ئێمە کولێرەکەمان بە تەنور ئەیکەین هەر بە تەنوری گڵین
و ناوەشکێنەیش هەر بەو شێوازە کۆنەی کە کراوە شێوازی حازرکردنەکەی بەس بەڵام شێوازێک لە دروستکردنیان لە کاتی بەرهەمهێنانیان هەنێشتمان بەکارێناوە بۆی تۆزێ ئاسانکاری بێ و ئەو تاموچێژە هەر هەمان تاموچێژی کە لە ڕابردوو هەبووە بەس بەڵام پێویست ئەکات هەنێک کەسێ شێوازی هەڵگرتنەکانی فەرقەکات ئەوە تام ئەگۆڕێ ئەگینا لەخوا بەزیابێ ئەو تاموچێژەی کە لە کۆنەوە هەبووە ئێستێش هەمانە. والله همي بطامبي خاصة ما كان بيجي نانه گرم و نرم. جا همه او نانه همي گرم و نرم بید. چه ساده بود چه جیتش تک ناو ده بود. هر گرمیه کی خوی بخوی خوش. تقول کشک شمیا خوش تر بید. ناساجی. نه کلانه. چی تیده؟ پیازی تیا، نرک پیازی تیا. جا با ماستا كأي خوي أجل سر زرعات وشد بيبتي وزرعات وشد يشد هبه تماتة ليكيتو تماتة لقمة زراعة تشتك لكريه أي شو بيسابد أي كشي كرده بيت إيشي زرعاتي كرده بيت أبي باشي بابا جي تشتك بيت إن شاء الله صحت بتبوها شرطنينه يعني هريك وقت خو باشي بيلي خود مثلا بقول من أقدر رنجنا هناك ترسيب خود يجي قصبكي هريك جي بجا ديف بيتشي بنا خو ديف تندرستي أخو اول خورنا جستی هم دیویجاری بابت می گرینگ گریدای بابت اسلامی دی بحثی روحی کی باشه روحی جی خوارن هی طیبت شد هی رمضان پیروز بود وی بابت خود حس که دکتر ابراهیم سنگسری دکترات شریعت اسلامی داد گرمه دکتر هنگل بخیرات یا خوب خیراتی رمضان و پیروز نگوش پیروز به تعاطی من قبول بید باز بود درفته جبری ام بسیار دو بابت دکتر تجی سحکر نانی بیناتت گل پاشی و چوه تو چه نانکیت خوی زده تر زور باشه من چشت و چوری آنها نخوام نتوانم بروبومی شیرمانی کردواری ماست پنیر هندگ مربع آنها دخوام تمام اگر لو نانو خوشانه هبه خرماش دخوام ای لو نانو خوشانه به کلیر و ناساتی او هزار باشه ما تاخده او زور باشه زار اوش من هی اوش من هی اذا دکتر اوه گریدای جستی و خارنجی طیبتیجی خارنک و تندروست تو بخوی دی جسته که تندروسته هست درست روح بد اسلام داد قرآن و پیروز داد چه وقت یا بحث کردن جاری ام پناسه که بوی بکن و اگر هو ثابت باشه ام چه رحا خود تندروست کن برانبری خودی و رحا که پاکش مهمه بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه سرتا داوادكم درفتم بيبدن آماجة بو بدم كأورو روجي رابردو لآسماني زانستكاني قرآن لمانجي قرآن أستيريكي قشي كرد أورو أوابو كبريتيا لكوتشي دوائي زاناو بناو بانك بروفيسور دكتور مصطفى مسلم أو زانايا زياتر لنوت برهمي نسراوي بيشكش كردوا نيوي تماني خوي نزيكي يعني 40 سال لا وانوتنوا وبوستي إداري لزانسة إسلامي كان بتابتي بسبوري قرآن لزانكو كاني السعودية بزانكو كاني شارقة بسربرت دستكي بالاي هبو ولو كسان بو كوارولي هبو لكرنوي كوليجي شريعة ودراسات إسلامي لزانكوي دوهوك لسرتاي نوتكان لكوتاي جياني شيدا زانكوي الزهراي لغازي عنتاب كردوا زور قطابي سوري وبتابتي كرد تيدا توانيان برهمد يعني بهرمند بن ئەو ڕۆکۆچی دوایی کرد بە توێشوێکی زۆر کە ڕاستی سەدان قوتابی و زانای پێگەیاندووە کۆچی دوایی کرد بۆ لای خوای خۆی گەڕاوە لەو مانگە پیرۆزە بە کۆڕۆنا وفاتی کە داواکاری لە خوای گەورە بە شەهید قبوڵی بکات و لەگەڵ زانا ڕەبانیەکان حەشی بکات و گۆڕ ڕووناک بێت دشتەژی ڕۆزی بە دکتور کوتە ئیمۆژە پێکری ڕۆح وەلاشە دوو جەمسەری گرنگ لە پێکهاتنی مرۆڤ خدا سبحانه وتعالى ئاماژەی بۆ هەرتووکیان کردووە کە دەفەرموویەت یعنی لە خۆڵ دروستمان کرد خالق بەشەرا من طین من مرۆڤێک لە خۆڵ دروست دەکەم
حتا کە دروستکردنی مرۆڤیش لە خۆڵ خاکی بوون، طبیعەت بوون، ئاسایی بوون، فیز لێنەدان دەگرێت. ئەجا دوای خوا دەفەرمێت فإذا سويته ونفخت فيه من روحي فقعوا له ساجدين. پێکاتەی دووەمی ڕۆحە کە خوای پەروەردگار سبحانه وتعالى بەبەر باوکە ئادەمی داکرد بەهۆی ڕوحەوە بوو کەوا ئەو ڕێزەی لێندرا داوا لە فریشتەکان بکات کڕنوشی ڕێز بۆ باوکە ئادەم ببرێت. بەس دکتۆر وێرێ بەس قەوسەکێ یعنی ئەو یۆش هەمەیە گرنگترە و نەفەخت و فيه من ڕۆحی من ڕۆحی ئەvە چۆ تێتە شروعەکردن ژۆلیێ هەندێکیان دەڵێن خوای گەورە لە ڕۆحی خۆی بەس نا لە ڕۆحی خۆی نا ئەو ڕۆحەی کەوا ئەمری خوایە سبحانه وتعالى ئەو ڕۆحەی کەوا ئەمری خوایە. شێخ مستەفا نەقشبەندی هەرشەمی ڕەحمەتی خوای لێبێت کە زانایەکی گەورەی کورد و خەڵکی هەولێرە لە ڕاستیدا یعنی کەسێکە لە ئاستی جیهان نابیغە بووە بەڵام وەکو پێویست گرنگی پێ نەدراوە. ئاماژە بۆ دەکات دەڵێ دروستکراوەکانی خوا سبحانه وتعالى دوو جۆرن، هەندێکیان بە شێوازی ئاڵقەبەندی خوا دروستیان دەکات، هەندێکیشیان ڕاستەوخۆ ئاڵقەبەندیەکە یان وەکو بڵێ ڕیزبەندیەکە وەکو نان. ئێستا سەیرمان کرد ئەو نانەکە ئێستا بینیمان و ئەوانیش دەیخۆن ئافێتیان بە ئێمەش پاشێ دەخۆین. یەکەم جار خۆڵە باران بەسەریدا دەبارێت جا سەوز دەبێت ئەو گەنماکە سەوز بوو دوایی دەدروێتەوە لە ئاش دەکرێت باچی بەنان زنجیرەکە زنجیرە بەندی. بەڵام جۆرێکی تریان هەیە ڕاستە و خۆ لە خواوەیە پێویستی بە ڕیزبەندینە دەفەرمێ ڕۆح لەو جۆرانەیە ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي. إن جا خلقانك وادزان أو آياتا وما أوتيت من العلم إلا قليلا نابق سبكا للروح. شيخي إسلامي ابن تيمية لقال شيخ مصطفى شيخ عبد الله نقشبندي هرشمي هرتو كان ضلن أو آياتا أما جبوني كواقد غبكاك خلق سل روح بكا بيمان دفرميت يكم رف لروح درس كراوة بابتي روحيش لا يخواي پروردگارا لەو بابەتە زانستی کەمتان لایە هەرچەندە هەوڵ بدەن ناگەنە قوش بنەکانی ئەو بابەتە. ڕۆح کە زانایان قسەیان لەسەر کردووە گوتمان مرۆڤ لە دوو بەش پێک دێت بواری لاشەیی کەوا لە خۆڵ دروست کراوە و بەشی ڕۆحی ڕۆح زانایان دەڵێن مرۆڤ لە لاشە پێکاتوە جەسەد ڕۆح لە ناو لاشەدایە و نەفسیش لە ناو ڕۆحدایە. هابوونی ڕوح لە لاشەدا واتای ژیان دەبەخشێت هەتا ڕوح لە ژیاندا بێت ئەو لاشە زیندووە کاتێک ئەو لاشە دەمرێت کە ڕوح لێ جیابوویەوە. بۆیە زۆر جار خەڵک وا دەزانێت بەدیع زەمانی نوڕسی زانایەکی گەورەی کورد ئاماژە بۆ ئەوە دەکات ڕەحمەتی خوای لێبێ دەفەرموێت مردن ئیعدام نییە، مردن گۆڕینی قۆناغی مرۆڤە. زۆر گرنگە هەموو ئەو کەسانێکەوە ئەو ماوە بە هەر هۆکارێک بەتابەتی بە کۆڕۆنا یان بە شێرپەنجە خەڵکیان لەدەستووە خوا سەبوریان دات و مردوەکانیشمان لە گۆڕی ڕووناکدا بن ئینشاءالله. ئەوانە بە ئەبەت نەمردوون، ئەوەی کە مردووە چاویان مردووە دەستیان مردووە بەڵام ڕۆحی نەبێ باوەڕ نەباوەڕدار هەرگیز نامرێت. ڕۆحی باوەڕدار لە نیعمەتدایە، ڕۆحی بێباوەڕیش لە سزادا دەبێت. ئەوە پێناسێکی کورتی ڕۆح. زۆر باشە ئێمە باسی ئەوەشت کردکە لاشە لەگەڵ ڕۆح اینجا لە ناو ڕۆح نەفس هەر دروستکراوەیەکی خوا پێویستی بە تەغزیەیە چ لە ڕووەکەوە هەتا وەکو مرۆڤکەیتر خوای گەورە خەڵقی کردو و ئەحسن خاڵقینە لە ناو ئەو ڕۆحە حتمەن ئەبێت بێگومان ئەبێ خواردنێکە بێت. ئەو خۆراکە چییە کە بۆ ڕوحە و خۆراکی لاشەش هەمومانیتر پێی شارەزین خۆراکەکەی ڕۆح بابزانین چییە؟ خۆراکی لاشە و ڕۆح هەتووکیان لە ئاسمانەوەیە. خۆراکی لاشە لە ڕێگای باران کە دنیا ئاو دەدات ئەو جار گژوگیا دەڕوێت بەهۆیانەوە بەروبوومی گۆشتی بەروبوومی شیرنەمەنی بەروبوومی دانەوێڵە هەمووی لە ڕێگای بارانەوەیە کە ئەو ساڵکەم بوو داواکاری نەخوای پەروەردگار دەرگای خێر بکاتەوە بە هانای خەڵکیەوە بێت تووشی قەیرانی ئاویش نەبین ئەو ساڵ ئینشاءالله و داوا لە حکوومەتیش دەکەین هەموو جیهان باسی ئەوە دەکات کەوە جەنگی داهاتوو لە نێوان دەوڵەتان بەو ئومێدەیوانە بێت ئینشاءالله بەڵام باسی جەنگی ئاو دەکەن پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوانەی کە دەسەڵاتیان لە بەردەستە لەو بابەتە بەجددی ئیش بکەن. الحەمدوللا باران و دۆڵی زۆرمان هەیە کە دەتوانن گلدانەوەی ئاو بکەن. ئەوە بواری لاشە سەرچاوەکەی ئاسمانە
لە هەمان کاتیشدا لە هەمان کاتدا سەرچاوی ڕۆحیش لە ئاسمانەوە کەوا وەحیە بۆیە هەندێک زانایان بۆچوونێکی جوانیان لە نێوان باران و لە نێوان وەحی کردووە هەرتووکیان شتێک ئاو دەدەن ئەویان لاشەیە ئەویشیان ڕۆحە کەواتە سەرچاوی یان خۆراکی ڕۆحی ئێمە لە ئاسمانەوەیە لە ئاسمانەوەیە لە وەحیەوەیە وەحی ئەو پەیامەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خودداوە چ وەکو قورئان چ وەکو فەرموودەی شیرینی خۆی هێناوێتی بۆ ئیمانداران بۆ ئەوەی مرۆڤایەتی چ بێت پێی بەهرەمەند بێ و ئاسوودە بێت یا ئەیها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم ئیمانداران گەلی ئیمانداران وەڵامی خوددا و پێغەمبەر بدەنەوە لە کاتێکدا کەوا شتێکیان بۆ هێنان کەوا ژیانی ئێوە پێوە بەندە ژیانی ئێمە بە وەحیەوە بەندە مرۆڤ هاتووە ئەرکێکی زۆر پیرۆزی هەیە لە سەرزەوی ئاوەدانکردنەوەی سەرزەوی بە بواری عیمرانی و بە بواری ڕەوشت و بە بواری خوداپەرستی سبحانه وتعالى کەواتە زانایان دەڵێن یعنی زانایانی فەلسەفەی ئیسلامی دوو ئەرک بۆ مرۆڤ هەیە لە سەرزەوی ئاوەدانکردنەوەی بواری عیمرانی کە پێویستە پردە کانیەکە بینایەکی جوانە باخێکە هەمووی ئیسلام دەستخۆشی لێ دەکات بەڵام بەمەرجێک لەسەر حیسابی بواری ڕۆحی نەبێت کە ئەوڕۆ یعنی شارستانیەتی سەردەم بە تایبەتی ڕۆژ ئاوا بەدەستێوە دەناڵێنێت دکتور گەلە جۆرە دەبینی کۆبراکیە ئێجزە ڕەحە بخۆ یعنی عەزاب بدەت بۆ نمونە دێ خەما خۆت دەکەفتە بۆ نمونە بەحسێ گەنجاب بکەین دەکەفتە داوێت عەشقێ ڕەحە عەزاب دەتە بە عەشقێ عەزابدانا ڕەحێ چاوە هاتیە بە حەزکردن شالیە خدای مەزنڤەت قورئانا پیرۆزدا کە چ گونەهێک هەیە مرۆڤ ڕەحە عەزاب دەت بۆ نمونە یعنی جەستەی مرۆڤی تشتێک لێ نایەت بەس دەبینی بهێنا مرۆڤ یا تەنگە مرۆڤ نەیە ڕەحەتە مرۆڤ یە دیرە دوورە پەرێزە ئەوانە خدا سبحانه وتعالى قەدەغەی کردووە ئیماندار ڕۆحی خۆی ئازار بدات ولا تهینوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين يعني فيري بحسي ڕۆحی بخۆە بەڵێ چونکە ئەوەی کە ئازار دەخوات لاشە نییە زۆر جار خەڵک بە هەڵا خوێندنەوە بۆ یەکتری دەکات کوڕی کەسێک کەوا جوانترین سیارەی لەبەردەستە و لە خانوێکی زۆر خۆشدا دەژی و باشترین جلوبەرکی و سەفەر و گەشت بە کەیفی خۆی دەکات وا دەزانێت کوڕی هەژارێکی خزمیان لە ناخۆشێکی گەورەدا دەژی بەڵام لە ڕاستیدا خۆی لە ناخۆشیدا دەژیت چونکە بواری ڕۆحی ئەو تێرنی ئەویان تێرە شێخ محەممەد متەوەلە شەعراوی زانایەکی گەورەی میسر ڕەحمەتی خوای لێبێت نمونە بەراوردێک لە دوو نمونە دەگێڕێتەوە دەڵێ جارێک لە مزگەوت دەچوومە دەر ڕەمەزان بوو پیاوێک هاتە پێشم گوتی یا شێخ خانوویەکمان کڕیوە سوێند بێ دەبێ ئەو ڕۆ لە خانووە تازەکەمان ڕۆژوو لەگەڵ ئێمە بەرمانگ لەگەڵ ئێمە بکەیەوە سوێندی کرد خوارد گوتم باش ئیلحاحی کرد گوتی کە چوونە ژوور الحەمدولله ئێمە لە ئاستێکی خۆشدا دەژین لە میسر زۆر خەڵک کە خانوو دەکرێت سەربانی خانوویەک دەکرێت گوتی بە قادر پەیژەیەکی زۆر خراپ و تەسکدا چوونە سەر کە چوونە سەر کابراس سەربانێکی کڕی بوو ژوورێک و هەیوانێکی تێدا بوو لەگەڵ یانی مشتەمەلات کابرا گوتی یا شێخ واللهی خوا نیعمەتێکی لەگەڵ من کردووە بەیانیان تاولێرە هەڵدێ من لێرە دادەنیش ئێوارانیش لێرە ڕۆژ ئاوا دەبێ منیش لێرە دادەنیشم قورئان دەکەم و زیکر دەکەم خێزانەکەشم دەستی خۆش بێ یا ڕەبی خوا لێم نەستێنێ دەست دەکا بە دوعا اینجا هاوکاریم دەکا خواردن ئامادە دەکا یا شێخ لە نیعمەتێکدا نەبینەوە طبعا گوتی بۆ ئێوارە گوێم لێ بوو لەودی گوتی چمان هەیە گوتی بەخوا بەس پاقلەمان هەیە پاقلە سەعاتێکی پێدەچێت گوتی کە هاتن هەرچۆن بێ گوتم من عادەتی خۆم وایە مڕعاتی ئەوانم کرد گوتم من بە یەک پەتاتە و پاقلە دەخۆم با زۆری درێژە پێ نەدەین گوتی کە حتا ڕۆیشتین ئەوەندە لە ژیانی خۆی ڕازی بوو گوتی جارێکی تر پیاوێک داوەتی کردین شێخ محەممەد متەوەلە شەعراوی پۆستی وەزارەتی ئەوقافی هەبووە کاتێ گوتی لەگەڵ چەند کەسێکی ناودار بانگی کردین خانوویەکی لە جەزیرەیەکدا هەبوو وەزیر و دەوڵەمەند و گوتی یعنی لە ناو جەزیرەیەکدا بوو ئەوەی ئەتوو تەسەوڕ دەکەی لە خۆشی لە گیاندار لە خانوو لە سەوزایی تێیدا بوو گوتی نانمان خوارد و هاتی
کابرا لەگەڵم هات گوتی یا شێخ دوعام بۆ بکە مردم والله ژیانم ئەوەندە ناخۆشە ژیانم ئەوەندە ناخۆشە والله خێزانم منداڵم کەس و کارم ئەوانەی لە بەردەستم هەر هەمویان خەریکم لێم دەخۆن ژیانێکی زۆر ناخۆشم هەیە یا شێخ شەو ڕۆژ پێڕا ناگەم نازانم ژیانم دەچیدا ئەگەر سیر بکەی ئەو دوانە یەکێکیان لاشەی ماندوو وەگەدەی برسی بەڵام ڕۆحی تێر ئەویان لاشەی تێر گەدەی تێر لە مەلەذات و خۆشیەکانی دنیا بەڵام ڕۆحی ماندوو کامیان بەختەوەرە طبعا هيك ئەوەی کە ڕۆحی بۆیە ابن القيم جوزي رحمتي خوایە بۆ ئیمام غەزالیش بە ابن القيم بەسەراحەتر باز دەکات دەڵێ هاوکێشەیەکەیە لە مرۆڤدا بواری مادی و بواری ڕۆحی دەڵێ بێنە کەسێک بێنە زۆر جوانە یان زۆر لە خۆشیدا دەژی بەڵام ئەگەر ژوورەوەی بواری ڕۆحی وێران بوو ئەو کەسە لە پێشاوی خەڵکی نەجوانە وەنە ئاسوودەشە لە ناوخۆیدا بەڵام کەسێک بێنە با ناشیرین بێت یان با هەژار بێت بەڵام لە ناخی خۆیدا لە خانوویەکی 8 مەتری خانوویەکی 100 مەتری یان لە خانوویەکی قوڕدا یان لە کەپرێکدا کۆبرای مصری وەکو کابرای مصری دەڵێ ئەویان لە پێشاوی خەڵک جوانە و ئاسوودەشە دکتۆر یعنی قەناعەت پەیوەندی ڕاستە خۆی بە ڕۆحەوە هەیە بێگومان ئەوەی کەوا قەناعەت دروست دەکات پایەی ڕازیبوون لەو بەشەی کە خوا پێداوی ئەوە مەقام ڕیضا زانایان باسی دەکەن رضي الله عنهم ورضوا عنه يا أيتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية أي دروني آرام لكاتي سلمرك فريشتكان آوا بلطف قسە لەگەڵ ئیماندار دەکەن کەوا بە ئارامی ژیاوە خۆی ڕۆحی خۆی ئاسوودە کردووە بە شەریعەتی خوا بە تەسلیمبوونی عیبادەتەکان فەرموو بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار لە خوا ڕازی دەبی یعنی زۆر گەورەیە من چیم هەتا لە خوا ڕازی بم ئەگەر لوتفی خوا نەبێ ڕێز لە من بنێ یعنی ئەوەندە لەگەڵت باش دەبین یعنی ئەوەندە دەڵت دەدەینەوە یعنی ئەوەندە گۆڕت ڕووناک دەکەین یعنی ئەوەندە لە خۆشیدا دەبی لە بەشی خۆت ڕازی دەبی خواش لە تو ڕازیە بەس دکتور بەس ئەvە بەس بیرۆ منە مەسەن مەگوت جەستەیە ڕۆحە نفسة روحي يا أيتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية يعني الفيري برسيار أوا كل كديش تدف خدي تعالى نحت رنج الروح جينا بت نظن في بابت شو هتي بحث هوي أو بابتك زور فلسفية وزور قولا وزاناني زور سريان ليدر نكردوه لراستي يك قلو بابتاني كأخوة تحداي مروفي بيبكات بلي هموتان كوب بنو بليمتكان ورن زحمد بنبي بابتي روح بابەتی نەفس بابەتی عقل هەڵنێن و شی بکەنەوە لێکی بدەنەوە لەگەڵ ئەوە زانایان تۆزە قسەیان لەسەر کردووە ئەوەی کەوا مەسئولە لە چاکە و خراپە نەفسە ونفسی وما سواها فألهمها فجورها وتقواها ئەوەی کەوا یعنی لە قیامەتدا ئاسوود هەندێکیان دەڵێن نەفس و ڕوح هەندێک زانایان وەکو ئیمام غەزالی یەک لەوانەیە کە دەڵێن نەفس و ڕوح شتێکن باشە هەندێکیان دەڵێن ژیانە بەڵێ باشە ئێمە ئەزانین کە ڕزق باوەڕمان وایە کە خوای گەورە بۆمانی تەعین کردووە هەر چەندێکیش ڕابکەین ئیتر ڕزقی ئێمە محەددە هەر ئەوەنەیە کە خوا داینەوە ئایا ئەو ڕزقی کە بۆ ڕۆح دانراوە وەکو ئێستا باسمان کرد خۆمان دروستەکەین بە قەناعەت یا بە هەمان شێوە ئەویش ڕزقێکە کە خوا پێیداوین ناتوانین ڕۆحمان ئارام بکەینەوە ئەگەر هەر چەندێکیش هەڵبێن تازە مەسەر بەسەرمانە سەپا و تەواو لە چارە نووسمان نووسراوە یاخود نا خۆمانین کە ڕۆحی خۆمان ئارامەکەین خۆمانی کە ڕۆح خۆمان تەغزیەکەین جوتیارێکی کوردستان بێنینەوە بە نمونە لە پایزان نابێت لە ماڵی خۆی دابنیشێت دەبێت زەویەکەی باش بکێڵێت باشترین جۆری تۆیش پەیدا بکات کەزاخێ بیکێڵێت تۆ کە بڕشێنێت دوایی بژاری بکات ماوە دەرمانی باشی لێبدا لە دوایی بیدروێتەوە وایە بەڵام بەرهەمەکەی چەند نییە ئەوە نەتیجەکە لای خوایە بۆیە من هەمیشە لە زانکۆ بە قوتابیەکانی خۆم دەڵێم ئەوەی لەسەر ئێوە و منە کۆششە بەڵام ئەنجام لە لای خوایە لە کۆشش من بیر لە قەدەر ناکەمەوە من ئاوا بە حرسەوە بە دوای بەرژەوەندی خۆمدا دەگەڕێم ئاوا خۆماندوو دەکەم بۆ بەدەستهێنانی عیبادەت کەوا کەس نییە لەو دنیاە پرسیار لەمە بکە تەواو خۆماندوو دەکەم
لە ئەنجامەکەش حواڵی خوای گەورە دەکەم سبحانەوە وتعالە. کەواتە ئێمە بەڵێ بەرپرسیارین لە بەختەوەری خۆ بەختەوەرکردن، بەرپرسیارین خۆمان بەختەوەر بکەین. یعنی دانیشم من شەو ڕۆژ لە کۆشکی غەمدا بژیم، خۆم بەراورد بکەم بە برام، بە ئامۆزام، بە خزمم، بە دراوسێم، من بەدبەختی بۆ خۆم دێنم. من ئەوەندەی لە دەستم دێ کۆشش دەکەم، بەڵام خواش چۆنی بۆ هێنام ڕازیمە بەشی خۆم. ئەو بەشە بە هەژاری بوو، من بەختەوەری بۆ خۆم دروست دەکەم، بە دەوڵەمەندیش بوو هەوڵ دەدەم ئەو دەوڵەمەندیە بەختەوەریەکەم لێ نەفرێنێت، ئەو دەوڵەمەندیە بەختەوەریەکەم لێ نەفرێنێت. بۆ نمونە بینە سەر ڕەمەزان، ینی بەختەوەری لە ڕەمەزاندا خەڵک تێیدا چەند جۆرێکە. خەڵکانێکێ وا دەزانی ڕۆژوو بریتە لە خۆگرتنەوە لەو شتێکەوە بۆم حەڵال بووە، بەڵام لەگەڵ بانکدان هەتا بەربانک لێم حرام دەبێت، ئەو کاسە ئاوە ئەو جامە ئاوە لێم حرام دەبێت. بەڵێ ئەوە بەشێکێتی، بەڵام ئەوە هەمووی نییە. ئەوە هۆکارێکە بۆ ئەوەی من بە حەقیقی بە ڕۆژوو بم. وەکو ئیمام ئەبوو حامیدی غەزالی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت ڕۆژووگر چەند جۆرێکمان هەیە، جۆرێکمان هەیە عامە گشتیە، لەگەڵ خەڵکی بە ڕۆژوو دەبێت، لەگەڵ خەڵکی شەربەتی نازانم مام کێ دەکرێت، لەگەڵ خەڵکی پاقلاوە دەکرێت. بۆیش ئامەیدیش لە شۆمی ئەوانە ئەوەی ناوێت. جۆری ترمان هەیە، جۆرێکی تایبەتە کە ئاو ناخواتەوە وە خواردنیش ناخوا وە خۆشی لە بواری سەرجەیی خێزانی دوور دەگرێتەوە، لەگەڵ ئەوەش زمانیشی دەپارێزێت، چاوی دەپارێزێ، گوێچکەی دەپارێزێ. بەڵام جۆری سێمان هەیە تایبەتەکانی خوای پەروەردگار کیان و وجدانی خۆیان هەر هەموو لەو مانگەدا بە ڕۆژوو دەکەن، تەسلیمی خوای گەورەی دەکەن سبحانه وتعالى. دکتۆر لێرە ئەوەم بەبیر دێتەوە کە ڕەمەزان یەکسەر ئەبینین ئێمە بە ڕۆژە پێش ڕەمەزان نانە خۆین، ئاوە خۆین، هەموو چالاکیەک ئەەکەین، هەمووی بە ڕۆژە و لە شەوا ئیسراحەتەکەین. ڕێک لە ڕەمەزان پێچەوانە ئەبێتەوە، لە ڕۆژان نە ئەخۆین، نە ئەخەوین، نە هیچ چالاکیێکی سەرجەیە یا هەر شتێکە لە بینی دوو هاوسەرە ناکرێت، هەتا وەکو ئەبێتەوە بە شەو چالاکیەکانەکەوێتەوە شەو. یعنی معنای وایە ئێمە بەم جۆرە تەغزیی ڕوحەکەین. ئەوە تەغزیی جەستە بوو کە پێش ڕەمەزان هەبوو، ئەمە تەغزیی ڕوحە. خۆی لە ڕاستیدا بابەتێک هەیە، طبعا کتێبێک هەیە وحی القەلەم مستەفا صادق الرافعی، پێشی نزیکەی 50 ساڵ نووسیوێتی. ئەو کتابە پێویستە ئەدیبان جوان بیخوێننەوە، ئەوانەی کە حەزیان لە خوێندنەوەی قوڵە. بابەتێکی تێدایە شەهر الثەورە فەلسەفەت الصیام، مانگی شۆڕش فەلسەفەی ڕۆژوو. من داوا دەکەم ئەو مسلمانێکەوە عەرەبیەکی بەڵام باش بزانێ بخوێنێتەوە، لەوێدا ئاماژە بۆ ئەو بابەتە دەکات، ئاماژە بۆ ئەو بابەتە دەکات. دەڵێ لە ڕاستیدا ئەگەر ڕۆژووی مسلمانان سەرجەم مرۆڤایەتی بگرێتەوە، سەرجەم مرۆڤایەتی مانگێک تێیدا بە ڕۆژوو بن، ئەوە لە ڕاستیدا ساڵانە مرۆڤایەتی مانگێک شۆڕش بەرپا دەکات لە ناو دەرونی خۆیدا، لە ناو دەرونی خۆیدا. هەر پیاوێک، هەر ئافرەتێک بە دەرونی خۆیدا شۆڕ دەبێتەوە، بژاری دەرونی خۆی دەکات. وەنەفسی وەما سەواها قەد ئەفلەح مەن زەکاها. لە ڕاستیدا بە حەقیقەت ئاسوودە بوو ئەوەی دەرونی خۆی پاک ڕاگرت. لەو مانگەدا مانگی ئەوە نییە بەس من خۆم لە جامێک ئاو بگرمەوە، نا، مانگی ڕۆچوونە بە دەرونم، مانگی خوێندنەوەی کردەوەکانی خۆمە، مانگی تەسلیمبوونی خوای گەورەی سوبحانه وتعالى بۆ ئەوەی لەو مانگە ئەو مانگە خولێکی چڕ و پڕی ڕاهێنانە لەسەر ڕۆژ و گرتن، لەسەر شەو نوێش، لەسەر دەستەبەری کۆمەڵایەتی، لەسەر ئاهەشت بوونەوە، لەسەر دوعاکردن، لەسەر شکاندنی ڕۆتین. دەستت خۆش بێ ئاماژەت بۆ شتێکی زۆر گرنگ کرد. مانگی ڕەمەزان بریتە لە شکاندنی ڕۆتین. من پێش ڕەمەزان ڕاهات بووم، دەچم بۆ زانکۆ کە هاتمەوە دەبێ نیوڕانان نان ئامادە بێت. خوا دەفەرمێ دەبێت ئەو ڕۆتینە بشکێنی ئەو مانگە. خوا دەتوانم بەڵێ دەتوانی. ئەنجا نوێژ و خێر و جەماعەتیش خێری زیاترە،
ئەگەر هاتبام ڕەنگە تۆزێک پاڵم داباوە نوێژی نێوڕان نوێ عەسر نەمتوانی بچێن بۆ مزگەوت بەس ئێستا چونکە خێری زیاترە بە ماندووبوونەوە دەچم بۆ نوێژەکانیش ئەوجا ڕۆژوو کە بەرباگمان شکاند هەمومان لە یەک کاتدا لە یەک سفرە خەڵکی هەولێر هەمووی لە سەعاتی سفر وەکو جەیشێک یان وەکو تیپێکی مۆسیقی جوان هەمویان بەیەکەوە دەست پێ دەکەن یان وەکو تیمێکی سوپا بەیەکەوە پێی چەپیان دادەنێن پێی ڕاستیان بەرز دەکەنەوەیان بەعکسەوە هەمویان دەست پێ دەکەن ئێمە تەوابووین دهۆک لە پاش دهۆک قامشلۆ لە پاش دهۆک قامشلو دەڕوات حتا دەگاتەوە سینجارێکی تری شتێکی زۆر جوان پیشان دەدا یعنی هەم دەستە جەمعی کۆمەڵایەتی و هەم پابند بوون مسلمان بخۆوە ئێستا بەڵام لەگەڵ نوێژی بەیانی ئەو شتانە لێ قەدەغە بوو یا الله سمعنا وأطعنا جێبەجێم کرد ثم أتم الصيام إلى الليل بەردەوام بە لە ڕۆژوەکەت کە نەتخواردەوە زمانیشت بپارێزە وریا بە دەرونیشت پاگرا بگرە لەگەڵ بانگدان لا يزال أمتي بخير ما عجل الفطر خێرا لەگەڵ بانک دیسان وەڵامی خوابدەوە بەربانکتان بشکێنێ ئەو ڕۆتین شکاندنە ئەو جار لەگەڵ ئەوە دیسان دەستکەم بە شەو نوێش خوای من دەتوانم دەتوانی لە تواناتدا هەیە بڕۆ شەو نوێژیش بکە ئەو جار دوعا ئەو جار ڕۆتینی جاران شەوانە سەعات 2 سەعات 3 سەعات 3 و نیو ئێمە هەمومان پەخەی خەومان دەهات خوا دەفەرمێ ئێستا دەبێ هەڵبستنەوە فەرمانێکی پێغەمبەرە پاشێو بکەن تەسەحەڕوا فەئینە فی السحووری بەڕەکە پاشێو بکەن پاشێو ڕزق و ڕۆزی ماڵتان زیاد دەکات ئەو پاروەنانە بچووکەی کە دەیخۆی لاشەشت بەهێز دەکات شکاندنی ڕۆتینە دیسان جارێکی تر ئەجا لەگەڵ هەر هەموویشی گرنگتر لەوەچێت لە جیهانە هەر کامێکمان بۆ کارێک ئامانجێکمان هەبێت وایە بەڵام لێرەیە هەمومان ئامانجمان ڕزای خوایە ڕزامەندی خۆ دەست خۆش بێگومان هەموو ئەم دەلڤێری ڕاستین دەستدەتر بەحسێ ڕوحێکین خودی حەسکە چونکی گەلە گرنگە ئەم ڕحا خوب گەهین کۆمە چدوێت وێ دنیایدا ڕحۆمەژی ئارۆم بە هەم قبریش دە هەمژی دەوسل ئالۆی جێمە هەبتم دێ بەرە فەفکارێت مەچین بزانین کە باژارên din taybetî ji herêma Kurdistanê poşîv çawa derbas bet ka çi babetek li cemanayê efkara me daliya Kemal payeke rastaxûş Silêmaniyê gelme de daliya ev demê te baş îşarete û hevkara me sûvanê ev şevekeyeke nizanim tensîqek û hebiyan hema sutfa şewit baş rasteka wekû yek leçikman kirdiwe babetekê giring kî li defte min ha ji hebî tu ya çi def dahênerekî taybetî ji bo kesên خودی پێتەویان تایبەت وی داهێنا نەکردی بزانین کە میهوانەکەی پاشیو چاوە تایبەتیژی سلێمانیە دەرباز تۆ سۆڤان باش و هەروە میوانەکەمان منەمەوێ باز لە چیرۆکی گەنجێ بکەم لە شاری سلێمانی ئەم گەنجە لە تەمەنی 5 ساڵیوانێ خزمەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەتەکە ئێمەش ئامانجمانە لە ڕێگای کوردستان 24ەوە خزمەتی ئەو کەسانە بکەینیان ئەزمموی ئەو کەسانە دەربخەین کە توانیوانە بە کارەکانیان کاری مرۆڤدۆستی بە تایبەتی بۆ ئەو پەیوەندی تێک شد گەل ئەفکارە مەدالیایی لێ بابەتێکی گرنگل جەم ئەفکارە مەدالی هەیە خوددا حەز کردم هەمی هەوڵەکەم دێ بەحەسکین دیسا بەردەوام بەس دالیا بەڵێ کاکسەروەر منەمەوێ خۆی زیاتر باز لە کارەکانی بکە سۆوانشوان تا بزانین لە ڕێگەی ئەم کارانەوە ئامانجی چی بووە تا چەندە خزمەت بە خاوەنکەتانی خاوەن پێداویستی تایبەتی کردو لە ڕێگای کارەکانیەوە کاکسەروەر ئەم کاتت باش سپاس بەوەی کە ئەم دەرفەتت بۆ ڕەخساندین ئەو کارانەی کە تۆ کردوتە بە تایبەتی بۆ خاوەن پێداویستی تایبەت خۆی لە چیدا دەبینێتەوە بەخێراتنتانەکەم ئەو کارانەی کە کردومە بە تایبەت بە خاوەن پێداویستی تایبەت چەند کارێک بوون یەکێ لەوانە گۆچانی زیرە کاتژمێری زیرەک و کاتژمێر تایبەت بۆ کەسانی کە دەستیان لە دەستداوە و چاویشیان لە دەستداوە و دروستکردنی ئامێرێک کە لە ڕێگەی ماسوولکەکانەوە خۆی ئەتوانێت پەنجەکان بخاتەوە کار کە ئەوە لە ئێستا کاری لەسەرکرێ وەیەکێکی لۆ بەرهەمانەی کە بە تایبەت بۆ مانگی ڕەمەزان سوودی لێوەرەگیرێت دروستکردنی جۆرە کاتژمێرێکی نوێیە کە کاتی بانکانی لەسەر جێگیر کراوە و داتای کاتی بانکانت بە دوو شێوەی زۆر تایبەت پێ ئەڵێت کە پێشتر لە ئامێرەکانی تران نەبیندراوە بەو شێوەیە. بەڵێ کاکسەروەر ئەگەر
بێتە ئێرە بۆشمان تاقی بکەیتەوە ئەمامەرەی کە تۆ دروستت کردووە دیارە ڕۆژ و کاژمێر و مانگە کوردەکانیشی تایە تاقیەکی بکەیتەوە تاوەکو بزانین چۆنچۆنی کارەکات و تا چەند دەتوانیتە ئەم کاژمێرە بگەینتە کەسانی خاوەن پێداویستی تایبەت. ئێمە ئەگەر لە کاتی بانکانەوە دەست پێکەین کە بەم شێوەیە کاتژمێر 352 خولەک کاتی نوێژی بەیانیە تاوانەوە بەپێی کاتی سلێمانی 352 خولەک کاتی نوێژی بەیانیە ئەگەر بتەوێت کالکولیتی بکە یاخود بۆت حساب کات چەندێک کاتت ماوە لە ئێسەوە بۆ نوێژی بەیانی دوو کاتژمێر و 17 خولەک ماوە بۆ بانکی بەیانی ینی خۆی حساباتەکەشت بۆ ئەکا پیز ناکات تۆ ئەوە بکەیت کە ئەمان لە هیچ ئامریکترا پێشتر بوونی نەبووە و یەکێ لەو نوێکردنەوەی کە بۆم کاتژمێرە کرا ئەوەیە بەیانی و پێشنیێڕۆ نیێڕۆ و دوانیێڕۆ عەسر و یارە و شەوت بۆ دیاری ئەکات کە ئەمەشیان دووبار لە هیچ کاتژمێرێکی ترا پێشتر بەرجەستە نەبووە. ئەگەر سێر بکەین کاتژمێر 1:35 خولەکی شەوە کاتژمێرەکە پێت ئەڵێ خولێکی شەوە ئەگەر بەیانی بێ پێتەڵە بەیانیەتەوانم بەپێی کاتی بانکان و بەپێی شارەکان بۆ دیارەکە چونکە لە شارێکەوە بە شارێکتر خۆرەڵاتن و خۆراوبوونە گۆڕێت ئەم بەپێی کاتی بانکان ئەو داتایەت بۆ ڕێکە خاتەوە. دەستخۆش بکاک سەروەر ئەمە ئاماژە بۆ بکەم لە ئێستا چەند خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی کەسانی نابینا لەم کاتژمێرەی تۆ سوودمەند بوون. بەڵێ لە ماوەکانی ڕابردوو بە نزیکەی 75 کاتژمێر کە درا بە خاوەن پێداویستی تایبەت وە لە ئێساشا 150 دانیتر بەردەستا کە ئەتواندرێت سوودی لێوەربگیرێت وەڕێکخراوی ڕۆشنایی کە ئەو بێ بەرامبەر دابەشێکات بەسەر و کەسانی کە پێویستیانە. کاک سەروەر ئەمە بەشێکی زۆرە لەو نمونانەی کە تۆ کارە لەسەر کردووە ڕۆژانە چەند کاتژمێر تۆ ئیشیان لەسەر دەکەیت؟ بەپی ئەو ئیشە دەورەبینێ بۆ نمونە سەرەتا دیزاینی پیسیبیەکان کەم بەسم لەم بەشەیەتی ئەم بەشە قورسترین بەشێتی چکە هەر هەڵەیەک لێرە ڕووبا تەواوی ئیشەکانی ترە گۆڕێ ئەمە زۆرترین کاتژمێر لەمەیە کارم کردووە کە ئەتوان بڵم بچێت 12 بۆ 14 کاتژمێر بەڵام بەشەکانی تریشی کە ئەچێتە بەشی دیزاینی بۆکسی باڵێنە و پیسیبی کە ئامادەکرد ئەمە دیزاینەکەیەتی دواتر کار لەمەیەکەین ئەمەش 8 کاتژمێرێکی پێچێت دواتر ئەوەی کامێنێتەوە پرۆگرامین و ئیشی مۆنتاژی سەوت و بەستنەکەیەتی. سپاس سۆڤانە مێ ئاماژە بۆ بکەم کە دیارەمە ژوورە بچووکەکەی کاک سەروەرە کە بەشێکی زۆر لە نمونی ئەو کارانەی تایە کە کاک سەروەر دروستی کردووە و تێیدا خزمەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت و کەسانی نابینا دەکات کە دیارە کاک سەروەر ئامانجی زۆر لەوە زیاتری هەیە کە بیگەێنێ بەو کەسانە. بەڵێ زۆر سپاس دەکەین دالیا ئەم شەو بابەتێکی زۆر جوانت بۆ ئامادەکرده بووین کە ئەو کاکە سەروەرە بوو خۆی بە تاقی تەنیا بە ئەندازەی دەڕێکخرا و کاری بۆ خاوەن پێداویستی تایبەت کردووە. بەڕاستی حیفا هەندێک کەس هەیە کە پێیان بوترێت خاوەن پێداویستی تایبەت خاوەن پێداویستی تایبەت ئەو کەسانن کە ناتوانن هیچ شتێک بۆ کەسانێک دەستەبەر بخەن یا ئەنجامی بدەن کە بە شەرتی هەموو توانای ئەنجامدانی هەموو کارێکیان هەیە. بەڕاستی دەستخۆشی لێ ئەەکەین زۆر سپاسکە گەلێکەوە جوان بی سەرکەفتنی پیڤیا تایبەتیژی ڕێکخراو کەسین کوب تایبەتیژی کارن دەستێن وسا بگرن ئیشڵا بە بتە ڕێکێک دەستێک کەسێن وسا بگرن پرۆژێن وانە ماستر لێبین ڕاستی تشتێکی جوانە حتمما کارێن باشترژی بکەن دێ بەردەوام بکەین گەڕینەوە بەلای دکتۆر vê carê em behsê xwedê roh bikein bi taybet li nav Qur'anê pîroz li nav fermûdekanê Pêxember sallallahu aleyhi ve sellem çûn bas kiraw ke baştirîn kar bîkein ruhman pê aram bêtewa xirabtirîn karî çi ke ruhman pê eziyet bideyn ke xwemanê lê dûrkewînewa ew yekemîş xweman lê nizîkkeynەوە خۆی گرنگە ئاماژە بۆ بدەین هەموو کردەوەیەکی باش کە خوا لە خۆت ڕازیکەی چ لە ڕێگای عیبادەتەکان یا لە ڕێگای چاکەکردن لەگەڵ دروست کراوەکانی خوددا باشترین هۆکارە بۆچی بۆ ئاسوودەی ڕۆح یعنی مەسەنا باز نەکراوە باشترین شت چیە ئەنجام بدەین لە هەمویان باشە طبعاً قورئان وذكر خواهي قبل سبحانه وتعالى ألا بذكر الله تطمئن القلوب ليرة باسي روح دكات ليرة باسي روح دكات بويا حتى خواهي قبل سبحانه وتعالى باسي جنگاور دكات
يا أيها الذين آمنوا إذا لقيتم فئة فاثبتوا واذكروا الله كثيرا ئەوانەی جەنگیان کرد بێ دەزانن لە کاتی ڕوبەڕووبوونەوە دەرن زۆر نائارامە دەفەرمێت خۆراگر بن و یادی خوا زۆر بکەن لە کاتی تاقیکردنەوە باشترین شت کەوا مرۆڤ ئارام کاتەوە یادی خوای گەورەی سبحانه وتعالى ئەوەی کە یعنی بابەتێکی تر زۆر گرنگە خەڵک کەسی پێ ناکات زانایان دەڵێن ئەگەر دەتەوێت ئاسوودەبی خەڵک ئاسوودە بکە یان لە ڕێگای ئاسوودەکردنی ئەوانی تر ئاسوودەیی بەدەست بێنە ئەو گەنجە کاکە سەروەر دەستخۆشی لێ دەکەم دەستە و یعنی وەکو بڵێ دەستە وسان دانەنیشتووە چاو لە خەڵکی بکات بەڵکو ئاسوودەیی خۆی لەوەدا دۆزیوەتەوە ئەوانەی کەوا وەکو ئەون یان خەڵکانێک کەوا ناتوانن ببینن باش ئاچ بکە ئاسوودەیان بکات یان کەسێکەوە نەخۆشە کەسێکەوە نەخۆشە کە دەیەوێت چارەی خۆی بکات بابچی هاوکاری نەخۆشێکی تر بکات کەسێک دەروونێکی زۆر خراپی هەیە لە ئاستێکی خراپدا دەژی کە دەزانێت کەسێکی تر زۆر خراپە بابچی دڵێ ئەو بداتەوە دڵدانەوەی ئەویشی تێدایە دڵدانەوەی ئەویشی تێدایە دکتۆرەکان زۆر جارکەوە چارەسەری نەخۆشەکانی خۆیان دەکەن کە سەرکەوتوو دەبن لە چارەسەرێکدا زۆر ئاسوودە دەبن بەنمونە بێنینەوە پزیشکێکی ئافرەت خێزانێک دێ بۆ لایکەوە منداڵیان نابێت لە حاڵەتێکی دەرونی خراپدا ئەو زۆر لەگەڵیان ماندوو دەبێت دوای خوای گەورە ئەو پزیشکە ئافرەتە دەکاتە هۆکاری ئەوەی خوای گەورە منداڵێک بەو خێزانە ببەخشێت کە دێت ئەو پیا و ئافرەتە دێن منداڵێکیان لە باوەشدایە ئەو پزیشکە ئافرەتە چەندە ئاسوودە دەبێت چەندە ئاسوودە دەبێت بەڵام بە پێچەوانەوە ئەگەر پزیشکێک هەوڵیدا لە باخەڵی ئەوانی تر وەربگرێ بۆ خۆی ئاسوودە بێت ئەو نائاسوودەیی کە ئەو ڕۆژ باڵی بەسەر جیهاندا کێشاوە وەکو بڵێ ئەو ڕۆژ شتێکمان هەیە پێی دەگوترێت یعنی خوێندن کەوا ناوازەترین شتە بووە بە بزنس پزیشکی بووە بە بزنس زۆرجا دینداری بووەتە بزنس بەداخەوە یعنی بەمادەکردنی ئەو بوارە ناوازانە هەڵەیەکی زۆر گەورەیە شارستانێتی ئەوڕۆتی کەوتووە بۆیە هەر دەشڵێن ئەوەی کە کۆ دەکاتەوە باشە خوا بەس ئەوەی کە ئەبەخشێ باشە خەوێ باش ئیسراحەتەکە ئەویشان ئیسراحەتە گرنگە ئاماژە بەوە بکەین کەوا خودا سبحانه وتعالى لە مانگی ڕەمەزان دەیەوێت جیهانی ڕۆح بەهێز بکات جیهانی ڕۆح بەهێز بکات یان جیهان مرۆڤ بواری ڕۆحی پەیوەستکە بەو شتانێکەوە یعنی غذائی ڕۆحی پێدەدات یعنی سیرکە کە ئێمە ڕۆژوو دەشکێنی پێغەمبەر صلى الله عليه وسلم لە فەرمودەی صحیحدا دەفەرمێت للصائم فرحتان عند فطره للصائم فرحتان فرحة عند فطره وفرحة عند لقاء ربه ڕۆژوگر دوو خۆشی بۆ هەیە لە کاتێکەوە ڕۆژوو دەشکێنێت الحەمدولله خوا تەوفیقیدا خواردن دەخوا زۆر مرتاحە بەڵام ئاسوودەیی گەورە ڕۆژوەوان لەو کاتەدایە کە ڕۆژوو دەشکێنێت عشق و فرمێسک بە چاویدا دێتە خوار یا الله لە خۆشی قیامەت بێبەشم نەکەی ئەو کاتە کە من ڕۆژوەکەم شکاندووە کە دەگەمە ڕەزامەندی تو بەدیداری تو لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم شاد دەبم خدا سبحانه وتعالى لەو مانگا يعني لآيات يكمي فرزبوني روجو لعلكم تتقون فلسفي روجو اليردا كورتال دينت ليردا شي دكاتوا ايوا كبروجو دبن وكو قالاني تر ما بس تيدا خو باراستنا وكو زانان دلين راسي بوچوني قورا اوي كفرمودي پیغمبر صلى الله عليه وسلم شي دكاتوا لاتقاء وهاتوا يعني بروجو خوتان بباريزن پیغمبر صلى الله عليه وسلم رافي أو دقدكات دفرمي والصوم جنة الرجو قلغانة قلغاني چيا قلغاني روشتي خرابة قلغاني اشتناب جيه بوي پیغمبر دفرمي صلى الله عليه وسلم فإذا كان يوم صوم أحدكم فلا يرفث ولا يجهل ولا يسخب أجر يككتان ايوه بالرجوبن اشتناب جيه مكان خوتان لنزاني مدن هاوار مكان تورا مبن فإن سابه أحد أو شاتمه فليقل إني صائم أجر كسيق يا خي قرد قسيكي بي قرد فريشتا آساب لكاك بخوا والله مدادم من بروجو سيرك روجو مروف چون لو بابتا گيتشاليا
لەو بابەتە مادیە لەو شەڕانگێزیە نەجات دەدا بۆ ئاستێکی فریشتە ئاسا بەرزی دەکاتەوە ئینی سائی من وەڵامت نادەمەوە جنێوت گوت کەیفی خۆتە من نەگەشتۆتە من جنێوی تو تعبیر لە کەسایەتی و تو دەکاتەوە من کەسایەتی خۆم لە کەدار ناکەم من بە ڕۆژوم چ سمووێکی ڕۆحیە چ بەرز ڕاگررتنێکی ڕۆحیە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت زۆر جار رب صائم حظه من صومه الجوع والعطش دەمان ترسێنێت ئەگەر مرۆڤ بەس لە بواری مادی بە ڕۆژ بوو ئەو کاتە برسێتی تینوێتی بۆ دەمێنێتەوە من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يطع طعامه في أن يدع طعامه وشرابه ئەگەر کەسێ قسەی نابەجێ تەرک نەکرد درۆ هەڵبستنی واز نەهێنا فیتنە چی واز نەهێنا بەخوا خوا منەتی بە ئەوە نیە واز لە خواردن و خواردنەوە بێنێت تەواوە دکتۆر من لە سەرەتای بەرنامەکەشەوە باسم لەوە کردوتم ئێمە هەموو جار ئەبیستین ئەڵێن مناڵمان لێمانە پرسێ بۆ نمونە یا خۆمان لە ناو خۆمانە ئەڵێن بۆیە بە ڕۆژوە بین لەبەر کە هەست بە فەقیر بکەین ئەی فەقیر خۆی بۆچی بە ڕۆژوە بێت کە ئەوە گەر بە بەردەوام برسی بێت ئێمە با ئەوە ڕاستە دروستە هەست بە فەقیر ئەەکەین بەڵام با لە بری ئەوە ئەمە بخینە جێگەکەی کە ئێمە وابیر نەکەینەوە مادەم ئەبێ هەست بە فەقیر بکەین هەر لەگەڵ دەستمان کرد بە بەروانگ سفرە بڕازێنەرەوەی تر تەواو کاتی تۆیە با ئەوە لە مێشکی مناڵەکانمان لە مێشکینەوەکانمان بچەسپێنین کە وایە ڕۆژوگرتن بۆی کە تۆ ئیتقانت هەبێت بۆیە کە تۆ تەقوات هەبێت بۆی خۆت بپارێزیت اینجا ئەمە چۆن بکەین وەکو متعەیەکی لێبێت بۆ مناڵەکانمان بۆ نەوەکانمان کە متعەلەوە ڕۆژوو بوون وەربگرن چکە من بیستمەوە مناڵ پرسیاری کردوێتی ئێ بەسە دوو ڕۆژە هەستمان کرد فەقیر چۆن پرسیەتی ئێ بەسە با بەس ڕەنگە گەورە ژەو قسەی بکەن ڕۆژوو بە هەژارکردنێکی ئیجباریە بە هەژارکردنێکی ئیجباریە دەبێت لە کاتی بە ڕۆژوو بوون بۆ ماوەی مانگێک بۆیە گوترا شۆڕشی یعنی شۆڕشکردن بەسەر ورک پێویستە ئەو مانگا شۆڕشی ڕۆح بێ بەسەر شۆڕشی گەدە شۆڕشی ڕۆح بێ بەسەر بواری مادی بەسەر بواری مادی ئەگەر دیقەت بدەی جوانترین جەژن ڕەمەزانە چونکە بۆ لە یەک مانگدا ئەو مرۆڤە لەگەڵ ناخی خۆی جەنگاوە توانیوێتی بەسەر خۆیدا سەر بکەوێت توانیوێتی خۆی هەژار بکات ئەو جار بە ئیجباریش ئەگەر سەرفترەش بێت ئاوری لە هەژارandایەوە بەڵێ ئەدی هەژاران چیان بۆ هەیە هەژاران لەو مانگە ئومێدێکی زۆریان بە جوڵاندنی ئەو سۆزەیە کە خوددا لە دەرونی دەوڵەمەنداندا دەیوروژێنێت ئەیە هەموو زەکاتە باوەڕتان بێ ڕێکخراوەکانی خێرخوازی لە کوردستان نەبووان حاڵەتی هەژاری لە ئاستێکی زۆر خراپ دەبوو بە تایبەتی ڕێکخراوە خێرخوازیەکان دەستخۆشیان لێ دەکەین و دەستخۆشی لە هەموو دەوڵەمەندێک دەکەین کەوا بە سیستەمێکی جوان ئیش دەکات بە 25,000 ناچێت من دەستخۆشی لەوانە دەکەم چەند دەوڵەمەندێک چەند خانوویەک بۆ هەژارێک دەکرێت گەنجێ زۆر ئاگام لە زۆر لەوانە هەیە چ دەکەن مەجموعەیەک ڕێک دەکەون دەڵێن ئێمە هەندێک لە داراییمانیان بەخشیمان بۆ کێ بۆ دروستکردنی هاوسەرگیری بۆ ئەو گەنجانێکەوە هەژارن بۆ پشتیوانی ئەو گەنجانی کەوا دەخوێنن بەڵێ هەژاران لەو کاتەدا دەڵێ بەڵێ دەوڵەمەندەکانیش وەکو منن لەو مانگە بەڵام ڕەنگە هەژار بیر لەوە دەکاتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ڕۆژی قیامەت هەژاران 500 ساڵ پێش دەوڵەمەندان دەچنە بەهەشت بەڵام ئەو 500 ساڵە 500 ساڵی کە بەهەشت لەگەڵ دنیا حیساب دەکرێت دەکاتە نیو ڕۆژ چونکە ژیانی ڕۆح سورعەتی ڕۆح لەگە سورعەتی ژیانی دنیا زۆر جیاوازی هەیە مهم ئەوەیە بەنیو ڕۆژیش بێت کە 500 قیامەت دەکات پێش دەوڵەمەندان دەچنە ئەوێ ئەو جار پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆربەی شوێن کەوتوانی هەژاران بوون لە کۆتاییدا هەژار و دەوڵەمەند بەیەکەوە دەچنە ناوگۆڕ هەژاران بیر لەوە دەکاتەوە ئەگەر هەژار کێشەیەکی هەبێت بەڵام ماڵە دەوڵەمەندەکان 5 کێشەی هەیە دکتۆر بێجارێ ڕەنگە زۆر بەشمان ئەوەمان تاقی کرد بێتەوە بۆ نمونە لە کاتی عیبادات لە کاتی قورئان خوێندن لە کاتی نوێژ تەراویح کە فرمێسک لە چاومان دێتە خوارێ ناخمان ڕۆحمان ئارامتر دەبێتەوە چون باسی ئەو بابەتە کراوە یانیش ها بەو شێوەش کە باز دەکرێت
خوا ئەو چاوە عذاب نادا کە فرمێسک بۆ خوا بێتە خوارێن چون باسی ئەو بابەتە کراوە چون دڵمان نەرم بکەین لەو کاتانەدا کە پەیوەندیمان لەگەڵ خوایە فرمێسکیش بێتە خوارێ زیاتر ئارام ببینە بە دوواداگەڕانی بەختەوەری ڕۆح ناخ و دەروون لە ئیسلامدا هەمووی جێگای ئیعجاز و سەرسوڕهێنەرە خەڵک وا دەزانێت بەختەوەری لە کڕینی جلی جواندایە بەڵام خوا دەفەرمێت لە حەج لە بەرکردنی جلی سادا بەختەوەرت دەکات چونکە ئەو کاسە ئەو کاتە جیاوازی چینایەتی نامێنێت خەڵکان زۆر وا دەزانن بەختەوەری لەوەدا فیز لێ بدات بەخۆیەوە بنازێت بەس خوا دەفەرمێت نا گەورەترین بەختەوەری لە خۆشکاندنە بەرامبەر پەروەرێنت لە کاتێکدا پیرۆستترین شوێنت کەوا ناوچەوانە دەیبێ سەر خاک أقرب ما يكون العبد لله وهو ساجد فأكثر فيه الدعاء خەڵکانێک وا دەزانن بەختەوەری لە خەندەی درێژدایە پێکەنینی بەقاقا خوا دەفەرمێت نا کەسێک زۆر زۆر پێ بکەنێت پێغەمبەر دەفەرمێت دڵی دەمرێت بەڵام دەفەرمێت نا بەختەوەری لە فرمێسکی ترسانە لە خوددا لە فرمێسکی بەزەیی هاتنەوەیە کەسێک دەبینی کەواجلێکی جوان دەکرێت فیزی لێ دەدا بەڵام لە ڕاستیدا بڕۆ دیڕاستێ بکە دەرونیش لەژاونە ئارامە بەڵام کەسێکی ترمان هەیە کەوا لە سەر شاشەی تەلەڤیزیۆن کەناڵێک هەژارێک دەبینێ نەخۆشێک دەبینێ فرمێسکی بەزەیی بە چاویدا دێتە خوار ئەو کەسە چەندە ئاسوودە دەبێت یان بە تایبەت لەو کاتانەدا من جارێک لە خوای گەورە بەنسیب هەمومان بکاتەوە ئینشاءڵڵا بچینە حەج چوومە ناو بەیت الحەرام مەکە بەیت ناو مەسجد الحەرام بینیم ئافرەتێک بەرامبەر کەعبە دانیشتووە ئەو ئافرەتە بەکوڵ دەگرێت بەرامبەر خوای گەورە سوبحانەهو وتەعالا یان جاری وا هەیە لە مزگەوتەکاندا دەنیشین بە تایبەتی شەوەکانی کۆتایی گەنجێک دەبینی ئەو گەنجە چ وای لێ کردووە خۆی ڕناگرێت بەکوڵ دەگرێت کەسی دەستی بەرز کردوێتەوە بە دوعا حەزکردن بە هەژاری وەکو شێخ عەبدولقادری گەیلانی دەفەرموێت کە دەستم بە ڕۆیشتن بەرەو کاروانی بەرەو خوا چوون کرد بیرم کردەوە بە ڕێگایەک دابڕۆم لە دەرگایەک بدەم قەرەباڵغی تێدا کەم بێت سەیرم کرد دەرگای نوێژکەران زۆرە دەرگای ڕۆژوگرانی زۆرە دەرگای ماڵبەخشانی زۆرە دەرگای زانایانی زۆرە دەڵێ خوددا هیدایەتی دام بۆ دەرگایەک کەوا خەڵک پێیدا کەم دەڕوات بریتی بوو لە دەرگای هەستکردن بە هەژاری بەرامبەر خوای گەورە سوبحانەهو وتەعالا یا ئەیها الناس أنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد خەڵکینە ئێوە هەمووتان هەژارن بەرامبەر پەروەرێنتان بەڵام خوددا سوبحانەهو وتەعالا دەوڵەمەندی سوپاس کراوە جاری وا هەیە من نمونەیەکەیە هەژارێک لە بازار هەتا ئێوارە بە 10,000 ئیش دەکات کە بە 10,000 ئیشی کرد هەندێک پسکی دەباتەوە بای 500 هەزارێک لەگەڵ هەندێک خورما لەگەڵ هەندێک پاقلاوەی هەرزان ناتوانێت ئەو عەفیفیش بکرێت دەچێتەوە ماڵ منداڵەکان هەموو بە پیرەوە دێن ئەو پسکیتێک ئەو چوکلێتێک ئەو لوقمێک ئەو پاقلاوەیەک خۆشیەک لەو ماڵەدا چییە گەڕاوە باش لە بەرامبەردا کەسێکمان هەیە کە ئێوارە دەڕوات لە جوانترین شیرنەمەنیەکان جوانترین شی دەباتەوە جوانترین میوەش دەباتەوە بەڵام منداڵەکان چونکە تێرە سەیری هەر شتێک دەکا لوتی خۆیان بۆ ئەولا وەردەگێڕن لە کۆتاییشدا باوک و دایک هەرتووکیان شەکریانە ناتوانن بیخۆن باشە لە حەقیقەتدا هەژارەکە دەوڵەمەند بوو یا ئەویان دەوڵەمەند بوو هەژارەکە دەوڵەمەند بوو کامیان توانی چێژ لە دنیا وەربگری ئەو دەوڵەمەندە لێرەدا هەژار و من ماڵ و منداڵەکەی چێژیان وەرگرت مامە حاجی یەک جارێک گوتی مامۆستا من سەرەتای کە ماڵم هات بۆ هەولێر ڕۆژانە کرێکاریم دەکرد لە ناو بازار هەتا ئێوارە بە 2-3 دیناری ئەو کاتە دەڵێ کە دەڕۆیشتمەوە بە پاسکیل دەڕۆیشتمەوە ئەوەندە دڵم خۆش بوو کیلۆ تەماتەیەک و کیلۆ خیارێک و کیلۆ هەندێک شوتیم دەکڕیان میوە زۆر دڵم خۆش بوو
گوتی واللهی ئێستا ئەوەی خوا خۆشە پێیداوم بەخوا ئاسوودەی ئەو جارانم نییە ئاسوودەی ئەو جاران نیە کەواتە ئەوەی کە جەنابەت باست کرد دروستکردنی یان هەوڵدان بۆ گەشتن بەو ئاستەی کەوا لە دڵەوە ئێمە ببینە صوم الخواص الخواص صائم الخاص الخاص ڕۆژیگەری تایبەتی تایبەت لە دڵەوە بە ڕۆژوو بین لە دڵەوە خۆمان تەسلیمی ئیرادەی خوای گەورە بکەین سبحانه وتعالى بەخوا هەڵەین ئێمە وەکو خوشکمان گوتی بەرەبەیان هەتا ئێوارە بە ڕۆژوو دەبین واتای پابندبوون فێر نەبین کەواتە خوشکێک ئێستا سەرپۆش دەکات بەڵام بۆ لە پاش ڕەمەزان سەرپۆشەکەی فرێدەدات خوای پاش ڕەمەزان شەعبان یان شەوال و ذوالقعدە و ذوالحیجە و محەڕەم هەر خوای ڕەمەزانە پێویستە لە ڕەمەزان واتای چی فێربین واتای پابند بوون گەنجێک ئێستا وازی لە مەی خواردنەوە هێناوە چاوەکەم داوات لێ دەکەم خوای پەروەردگار چەندە لە کاتی مەی خواردنەوە ئاسوودەی ئینشاء الله خوا لە قیامەت زیاتر ئاسوودە دەکا چاوەکەم بۆ واز لە مەینایانی لە پاش ڕەمەزانیش کەچگەرە دەکێشی بۆ پاس واز لێ نایانی کە مخدرات و یان مادە هۆشبەرەکان واز لێ دێنی لە ڕەمەزان بۆ پاش ڕەمەزانیش واز لێ نایانی کە واز لە نێرگەلە دێنی واز لە گازینۆکان واز لە مەساج دێنی بۆ پاش ڕەمەزانیش واز تۆ هەرەوە بووی ئیرادەت هەبوو لە یەکمانگە خۆ ئیرادەت هەیە لە دوای خۆی ڕەمەزان دەتوانین لەوەدا کورتی بکەینەوە ڕەمەزان ڕاهێنانی کی خودداییە بە بەندەکان لەسەر دروستکردنی ئەوەی ئەی بەندەکەم ئەتو زۆر بە ئیرادەی تواناتەیە ئەگەر بتوانی ئیشڵڵا خودێ مە هەمیۆ چێ کرد یعنی دومای کرد بێت ئەخنامە هەر ئەبە بێت ئەساس و ئەسڵی ئینسانی ڕوحاویە ئەگەر باش بێ هەمی تشتێک دێ باش بێت ئەگەر فاسد بێ هەمی تشتێک دێ فاسد بێت خودش ڕازی بە دکتۆر ئیبراهیم سەنگەسەری نەفشەبەت گەلمەدۆ بین سپاس بۆ ئێوە دوعا بوومە بکەن و بلا هەمی تەماشەوان هەم دوعا بخۆشی بکەن بوومەژی بکەن ڕەحاخو ئەم پاقشکین ڕەحاخو بداینە سەر ڕێکا ڕاست و درست بەری هەر تشتی ئیشڵڵا خودی ژیانەمە هەمی هەمی خۆش کرد سپاس بۆ ئێوە سپاس بۆ برانێکەوە سەربازی نەناسراون لە پێش کامێڕاکان سوپاس بۆ بینەرانی خۆشەویست تاعات و عیبادەتی هەمووان قبول خوای پەروەردگار دەرگای خێر و خۆشی لە هەمووان بکاتەوە کۆڕۆنا بڕەوێنێتەوە خوای پەروەردگار لە غەیری خۆی بێمنەتمان بکات زیاد بێژمە سوڤۆنێژی یعنی بابەتێن مە ئیشڵە هەمی ئەو بن ئەبێت و هین بفای قازانجێ ژێوەر بگرن لێ ئەف شەڤەل دەف بخۆ چونکی بابەت ڕوحبی دەبێت ئەم زێدەتر بچینەت ناودا بەس بوو هین مفای زێدەتر ژێوەر بگرین یعنی هەر ژنوکە هین کارن سوشال میدیا تایبەتی مەبەستە من یوتیوبیە کوردستان دچار لایف لوێرێ vەکن وی بابەتی بینە پێش گوێی خۆ باش دنێ کۆ چاوە دکتۆر ئیبراهیمی بەحسێ ڕوحی کردیادا ئەم زێدەتر ڕوحە خوب دهیندا ڕوحامەیە ئارام بێت ئەس بێت بێژم ئەس بارکم ئەس ژی دووبارە ئەزە گوێ خودمەوی بەرنامەی ویشڵامی هەوڵ ژیدین یعنی هەردەم بابەتە تۆسا بەحەز بکین کو ڕاستی ڕاستە خو کاریگەری سەر ژیانمە هەبێت ئەم بەرەف دووکێ بە بچین ئەفکارێمە ئالان حەسێن دێت ئەوەکی ڕاستە خو دیێمەدەوە بێجارە ئالان ئەفدەمەیە باش پاشیباوە خێر و بەرەکەت و سەحەت بزانی کەتلپیرێ دووکێن باشم بە قەرەباڵغێک پشتەوە دیارە نزات الجهەیەکی ملی شعبی خواردنەکە پۆشی بە یان ژی تشتێکی جدایە پاشتێکی پڕخێر و بەرەکەت ئالان بله افدم باش بیتن جوان ازل بازار دوی که ما اف جادا اصلید بجنه جادا گمرکن هشکل ویره یاره چند خانگاه کنه الدم پاشی به خانه پیشکشی حولاتیات کن و کد بینی ویریشی و خانگاه که جه بجن چکرنا خانم بجارد یا گوشت بجارد کو و کد بینی او برهفت کن بو خلکی یاره هند خلکل دم پاشی و او حس کن و خارنا بخونش برای کیجی کل و خانگاه و کد بینی او و خارنا درست کنن بچین بجین خدا خارنگه بزانین یعنی خلک یک بتر حشت کتت شب رمضان دا پاشی ود خو بچت کن اون مشویات خون فتری اما کبابا خارناک دو که خاصتا کبابا آره اون اف کبابا بجین گوشت و کیره یعنی بچی حزوا سر کبابا یعنی گوشت می اصلیه خرگ نرمه یه گول کی
و طابقی برخیه باشه آه، بزن یعنی زدباری کباب چه دی خلک حاجت کردن یعنی تنه خارنت بجارد نیان تشتن سپیاتی ویت بجین سپیدایات نه خارن کو پاشی بجی خلک خودت بله های تو خودی چند سر وای خودت تشتكي كيما سبيوتي بس فرابتر بس كباب وتكه يعني كباب تكه ميلوك افتشتنا يعني ايوه وبالنسبه للسعر سعر خارنگاهات خارنگاهكم ملي عم بزين سعرتها شلون سعرت ارزانن افهمي سعرت ما فيرا باين كيلو كباب ما بيستات فروت باشه هل كفت رمضان ترزان تلكرينا بله كيلو كباب مكنا 20000 ابو منو كان 15000 يعني gelek spas beri em hawl dençin hawlatiyeti di wergirin eger hevkarê maat gelme dabêtin ev de me baş bît em bizayn evrîke ve qesta verê kiriye merama xarna paşî ve çawa remezana xud borînin gel şevet remezanê çawane خدا الحمدلله gelek رو خوشه و باشه بس نوگه رمضان دینه رمضان دی خبسه و ازدحام و اف رمضان بچه یا کمتر و اشتازیه جی راستی وقتی دیجی فی حینین آد بنفر جل خبسه و ازدحام و خارنه که ارزانه نفره به 5000 نیف نفر سیانه ام بزانیم bu ev sala da cuda eş salın bor yani xelkek xud parizit xelkek iş ber koronayı kim dert kevit خدي طبعا طبعا علماء خود فارزيد و رد ماجي جبجت يعني نسبة كمامة علماء جيب تجي خنا اختا خبسه و تجي فراخد اخنا خوش جيد ايقودو ديد كابن باش yani بله çent pegirin ve çe evdiye ki bu havlatı evet qasta verit yani çent lijnen qaym qamiye çent serdgarin çoğut binen خود جمعة مستمر لجنة جهرن وصحات جهريد وخلق ماجي راسي هوري كور هر جس اجي قسطمت جدويري كماما خود جريدة كماما برنا بيدن بينه كماما بتاني ان ام دينه حتى خورنا وانا تشيد بيد رينا خوري مثلا شي يقولوا دير كابن حتى خورنا وانا تشيد بيد عزيزي بخير جوان yani tiştemid vid bahs lebkem yani beryan hal veri çent genç habun çar gencil veri bun dil veri bun mutxaz gelo bağım le xalki du ki gişti yani eve çendi carat bijim gerek şwan şermiş kameretken demo kameret bin tramiş ver ve işi men ki mağlat yer gerten ver jwan edip vi avaya yani demi paşi vel paris gado ki وای خودش راضی به تعالی نبرانش دهو که پای که راستا خود گل مدبون اف آخفنا بطیبت بو خلکی می دهو که کامیره چلوان وقت هکر هفکار من نزدیکی و بین بو باغ بن چونکه هفکار من بو هند تینش در ودا کو یعنی کشف هوای دهو که نشا خلکی جهانش در به هم یدن هکر کشف را آخفت بو چی زحمت من اف راستی اف عادت هشت یل دهو که دف مهی زیبزی يعني كتبجي او جرأت بارك بجرأة جنبت بس يعني او حزنين البرامبري كاميرا والله شلافت سبيتك هو ان شاء الله هولير سليمانيه باشتره قال جران في مساله بحثتينا دار امش اقرته براغان كان كم تر لوي لنا خلق ابونا كم تر تنا خلق وديارا مسبب شي راستي من باساويان بوير مو چون خلقي دوكم زور خوشوي يك جاروش دوك اخر بو تو شيريني وكو هر شاركه بس هافكاري ما بحثي كباب بكر بختي خودي باشي و كباب نخون دات هني نه نخون زور خوش يلا نازم بقصد ناكم اي خوم باشه دين سر توري دوهمي برنامج كمان بيغمان او کسانی که بروجو بن او باش زانین که هندێکمان ئەوا زانین ڕۆژوو کاریگەری هەیە لەسەر جەستەمان و هەندێک نەخۆش نابێت بە ڕۆژوو بن لەبەرەوەی کە کاریگەریە خاتە سەر بەشێک لە جەستە بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی گورچیلیان هەیە بۆیە ئێمەش دەزانین چ بابەتێ بەلای ئەوە گرنگە سەبارەت بەوە هەوڵی ئەومان داوە کە لەسەر بابەتە زیاتر گفتوگۆ بکەین گورچیلە یەکێکە لەو ئەندامانی جەستە کە پێویستێکی زۆری بە خواردنەوەی ئاو هەیە و ئێمە لە ڕۆژانی ڕەمەزان نزیکەی 17 کاتژمێرێکمە ئاو ناخۆی بۆیە بابزانین کە ئایا گورچیلە کاریگەری لەسەر دروستە بێت کاتێکە کەسێک بە ڕۆژوان بێت یاخودوانی کە نەخۆشی گورچیلیان هەیە و باسی نەخۆشەکانی شەکەین ئەویش لەگەڵ کێ لەگەڵ میوانمان دکتۆر ئەحمەد مستەفا پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی و کۆئەنجامی هەرس یاخۆ بەخێر هەرس بخێر و رەمەزان و پیرۆز بژیت دکتۆر با لەوە دەست پێ بکەین کە ئێمە دەزانین گورچیلە بەشێکی گرنگە لە جەستەمانە کە مادەزیان بەخشەکان دەباتە دەرەوە بەشێکی شەکە ڤیتامین دی دروست دەکات پێویستی بە ئاو هەیە تا زیاتر و زیاتر کارابێت و ئەوانەی کە نەخۆشی گورچیلانە بە تایبەتی ئەوانەی کە سستی گورچیلیان هەیە چەندێک کاریگەریە خاتە سەریان ئەگەر بە ڕۆژوو بن
بەدڵنیاییەوە کردداری بە ڕۆژووبوون بە تایبەتی لە وڵاتی ئێمە وەک بەڕێزت ئاماژت پێدا نزیکەی 15 تا 16 کاتژمێر دەخایانێت کاتێکی دوور و درێژە بەڕاستی ناوعانمان نتوانین بڵین لە ناو جەوێکی نیمچە گەرماش داین کە کاریگەری زۆرە لەسەر وشک بوونەوەی جەستە بەڕاستی بە ڕۆژووبوون ئەتوانین بڵێن کاریگەریکی ئەرێنی و یاخود بەلایانی باشە و خراپەی هەیە لەسەر جەستەی ئینسان بەڕاستی یەکێک لەو ئەندامانەی کە دەتوانم بڵێم لایانی خراپەی زیانی پێدەگات گورچیلەکانە بەڕاستی گورچیلە وەکو ماسی وایە دەتوانین بڵێن زۆر شێوازی کارکردنی لەگەر دەچێت و بە ئاو دەژیت بەش لە مەنی دەژیت ئەگەر بە تایبەتی لە وەرزی هاوین و لە کاتی وشک بوونەوە ئەمانە یاخود ئێمە خەڵکانێکی زۆرمان کرێکارن لە دەرەوە ئیش دەکەن بە پێچەوانی ئەوەی کە ڕێژێکی کەم لە ژوورەوە و نایەتە دەرەوە بەرخۆر و ئەمانە کەمتر تووشی وشک بوونەوە دەبن بەڕاستی ئەوانەی کە زۆر بە درێژای ئەو 15 ساعتە لە دەرەوەن ئیش دەکەن بە ڕۆژون و کەمتر ئاو دەخۆنەوە دەتوانم بڵێم مرۆڤی ئاسایشدا گورچیلەکانیان زیانیان پێدەگات جا ئەوەی کە کەسێکی نەخۆش بە خۆی پێشتر گرفتی گورچیلەی هەبێ وەکو دروستبوونی بەردی گورچیلە یاخۆ زۆر دروستبوونی ئیلتیهابات بۆیە بەداخەوە لەسەر گورچیلەکان کاریگەری نەرێنی هەیە کردداری ڕۆژوو بوون لەبێ زۆر بە وریایەوە مامەڵی لەگەڵکەین سستی گورچیلەکەی دروستە بێگەر وابێ بەڵێ تەمان سستی گورچیلە بابەتێکی دوور و درێژە یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی سستی گورچیلە بەڕاستی وشک بوونەوەی خوێنی ئینسانە لە شلەمەنی جایتر ئەو وشک بوونەوەی چ بەهۆی کەم ئاو خواردنەوە بێت چ بەهۆی ئاڕەخەکردنەوەکی زۆرەوە بێت بۆ کاتێکی دوور و درێژ و کەسەکە یاخود نەخۆشەکە ئاو نەخواتەوە ئەو ڕێژەی ئاوە لە ناو خوێندا کەم دەبێتەوە کە و ئاوە کەم بۆ خوێن خەز دەبێتەوە چڕ دەبێتەوە کە ئەو خوێنە کەم خەز بەوە ڕێژەی خوێن بۆ گورچیلە کەم دەبێت هەنتا دەتوانین بڵین کێشەمانە بۆ ماوەی ساعاتێکە 2 ساعتە بەڵام ئەگە ئەم کردارە بە ماوەیەکی زۆر دووبارە بۆەوە بە درێژایی وەرزێک ساڵێک مانگێک ئەمانە لە نەتیجەدا لە کۆتاییدا گورچیلە سز دەبێت لەبەرەوەی ئەو ڕێژە خوێنەی کە پێویستە وەکو مەزەندە دەکرێت بە نزیکەی لە 120 تا 25 ڕێژەی خوێن ئەو پاڵپیۆنانی کە لە دڵەوە دەردەچێت دەچێت بۆ گورچیلەکان کە تۆ کەم ئاوت خواردەوە یاخود وشک بووتەوە یاخود ئەوانەی کە لە منداڵاندا زۆر جارە کێشەیەمان بۆ دروست دەبێت منداڵ بۆ منە فەسلەجەیەکی ناسکی هەیە بە 1-2 ڕۆژ ڕەشانەوە و ئیسهالی و ئەمانە یەکسەر وشک دەبێتەوە ئێمە کێشەکەمان لە خودی ئیسهالی و ڕەشانەوەکە نییە کە چارەسەری دەکەین کێشەکەمان گورچیلەکەیە بێ ئاگا لەوەی کە ئەو 2 ڕۆژە منداڵەکە وشک بۆتەوە و ڕێژەیەکی زۆر لە ئاو لە ڕێی ڕەشانە و ئیسهالی دەرچووە کە منداڵەکە وشک بۆتەوە ئەو ڕێژەی کە باسمان کرد ئەو 120 تا 25 خوێنەی کە لە یەک دەفعەیەکی لێدانی دڵ دەچێت بۆ گورچیلەکە کەم دەبێتەوە کە کەم بەوە گورچیلەکە ئازاری پێدەگا و سز دەبێت ئەمە بە شێوەیەکی مەسەلەن گشتی لە منداڵان دەجامە لە گەورەکانە تۆزێک تحملی زیاترە گورچیلەکە بەڵام وەک باسمان کە دوور و درێژ بوو ئەم کردارە ئێمە کەسێک بووین وا ڕاهاتوو بووین ئەومان نەخواردەوە و جوانەدا بە شلەمەنیەکان و سەوزۆ میوە و ئەوانە هەر احتیمادمان کردە سەر خواردنە سوێر و چەور و شتەکان ئەمانە بە درێژایی کات ئێمە ئەم کردارە دووبارە بۆ لە نەتیجەدا گورچیلەکانمان سز دەبێت توانای ئیشکردنی وەکو جارانیان نامێنێت بەداخەوە ئەمەش مەرحەلەیەکی قۆناغێکی خەتەرە بۆ پەکەوتنی گورچیلە بە تەواوەتی سزبوونی گورچیلەش بەڕاستی یەکێکە لە قۆناغە خەتەرەکان بە خۆشحاڵیەوە چۆن دەڵێن ئەمەلی چارەسەری هەیە جارێک بەڵام دەبێ وریابی نەگەینە قۆناغی سزبوونی گورچیلە دکتۆر یا پڕەخ گولچیسکۆڤۆژی سەردان بەحسی مەعیدەیتین گەدە یعنی وەختێ بەحسی ڕەمەزانی ڕۆژی گرتنی ژیتکین پەیوەندی ڕاستە خود سەر خواردنی و خواردنی هەیە دەبێتە وەختێ فتۆرێ ئەوە دێڤە خۆی خواردنەکە کیم دێ خۆی ڕەسەن مەسەن دێ هەستێکی کو تو تێربی دێ کێمێژی خۆی بەس دمۆی کە دێ ساکیە دێ قەلەوبی ئەم چاوە ڕۆژی گرتنێ بکینە بهێنڤەدانێک بوو مەعیدێ خوب بوو گەدێ خۆی ینی ڕۆژیەکە باش بێت بەڵێ پێچەوانەی زۆربەی ئەندامەکان وەکو چۆن باسمان کرد کردداری بە ڕۆژ بوون کاریگەری نەرێنی و خراپی هەیە لەسەر گورچیلە بە پێچەوانەوە کاریگەریەکی زۆر باش و ئیجابی هەیە لەسەر مەعیدە و کۆندامی هەزم و هەرس و ئەمانە بە حکمی پسپۆرەکێ من کە زیاتر کۆندامی هەرس و هەزمە بەشێوە زانستیەکەی ئێمە بۆ زۆربەی نەخۆشیەکانی گرفتی مەعیدە و دوانزەگری و ڕیخۆڵە ئەمانە پێیان دەڵێن بە دوور بن لە زۆر خواردنیانی ئاخود بە ڕۆژوو بن بە ماوەی 2 ڕۆژە 4 ڕۆژە 72 ساعاتە ئیتر ئەم کردداری بە ڕۆژووبوونە دەتوانین بڵێم کاریگەریکی زۆر باشی هەیە لەسەر گەدە تۆ بە درێژایی 11 مانگ
یان بڵێم 12مان کە ڕەمەزانیشی لێ دەبکەیت تۆ هەر دەخۆیت و دەخۆیتەوە بێئاگا لەوەی کە ناوپۆشی گەدەت یاخود مەعیدەت بریندار بووە سوور بۆتەوە بەردەوام تۆ ئیشی پێ دەکەیت وەکو معمەلێک ئیتر بێئاگا لەوەی کە تەقەڕەحات و برینداربوون دروست بۆ لە ناوپۆشی گەدە و دوانزەگرێت ئیتر ئەو مانگە ڕەمەزانە کە تۆ بە شێوەیەکی دروست بەڕاستی بە ڕۆژوو دەبیت دوایش دێنە سەر ئەوەی کە داری بە ڕۆژووبوونی دروست چۆنە بێئاگا لەوەی کە تۆ ئەو ڕۆژوە کە ئیسراحەتێک دەدەی بەگەدە و مەعیدەت ئەو برینە بچووکانە ئەو سووربوونەوە خۆیان چاک دەکەنەوە خۆیان لە حیم دەکەنەوە چۆن دەڵی ئامادە دەبێت بۆ 11 مانگی داهاتووی تر بەڕاستی کە تۆ دەتوانی جا بۆ ئێمە ئەو کەسانی کە هەر خۆیان گرفتی گەدە و مەعیدان هەیە پێیان دەڵێن کەمخۆری دایم خۆر بە یعنی ئەو خواردانش کە دەیخۆن خواردنێکی وەجباتێکی سووک و خەفیفە بۆ ئەوەی ئەو برینداربوون تەقەڕەحاتی کە دروست بووە ناوپۆشی گەدە و مەعیدەکە ساڕژ بێ جارێکی تر یەکێک لە ئەو هەڵەباوانی کە ئێمە هەمانە بەڕاستی لە کاتی بە ڕۆژوو بوون بە تایبەتی لە کاتی ڕۆژوشکاندن هەڵپەکردنە بەڵێ هەڵپەکردنە ئەنی تۆ دەتوانی بە دوو قۆناغ ڕۆژۆکەت بشکێنی کە تا ئێستا لە ئێمەش هەر باوە ئەم بیرۆکەیە ئەم فکرەیە ئەنی تۆ حساب کە 15 تا 16 ساعت گەدەت وەستاوە یعنی ئیش ناکات ئیتر تۆ لە ناکاو هەڵپە هەڵ دەکەی بۆ خواردن و ئەمانە لە پڕ کوبێکی پیاکەی لە پڕ دۆڵمەیەک بزەبت یان 4 پەرداخ شەربەت و سێ پاخلاوە و ئەمانە ئەمە جار هیچ نەبووە بەس بچۆ بۆ بەشی فراکەوتنەکانی هەولێر بۆ نمونە ئێوارە لەوێ چاوەڕێ بکە خەڵکانێکی زۆر بەژانێکی مەعیدە و سکووانە بۆ دێت هەتا خەڵکمان هەیە نەخۆشمان هەیە تووشی کونبوونی دیواری مەعیدەش بووە هەر بە بۆنەی ئەوەی کە زۆر خواردنێکی بە پەلەی خوارد یعنی کە تۆ بۆ منە سعات حەوت ڕۆژوو دەشکێنی سعات هەشتنی لەوێ چاوەڕێ بکە بزانە ڕێژەکە چەند زۆرە ئەوانی گرفتی مەعیدە و هەمووی بەژانەچک دێتە ئەسەر هەست پێ دەکەیت کە بە ڕۆژوو بۆ بە شێوەیەکی هەڵپە ڕۆژوەکەی شکاندە و تووشی گرفتی مەعیدە و کونبوونی دیواری مەعیدە و ڕیخۆڵی کوێر دوانزەگرەی بووە لەبەرەوەی پێشتر برینی هەبووە ئێوارە هەڵپەی کردووە 15 ساعتە مەعیدەش وەستاوە لە ناکاو حرەکەیەک دەکات گرژبوونیکی لە ناکاو دەکات تووشی گرفتی دەکاتە بۆیە بە دوو جۆر بۆمە تۆ توانە ڕۆژوو بشکێنی کردارێکی لەسەر خۆبوونمانە ئێمە هەمومان بۆمە کە تۆ بە تابعەتی حاڵ ڕۆژوو دەشکێنی دوای نوێژ دەکەیت ئەو کاتێک کە تۆ ڕۆژەکەت دەشکێنی هەڵ بدە بە شۆربایەک شتێکی خەفیف تەنکە خورمایەک ئاوێک ئەمانە ڕۆژەکەت بشکێنە بۆ ئەوەی هۆرمۆنەکان حازر بکەیت ئەنزیمەکانی پەنکریاس و جگەر و مێشکت هەمووی ئامادەسازی بۆ بکەیت کە دوای هۆشداریە بدەیت کە تۆزێکی تر خواردن داوازن بەتێکی دوای نی ساعت 40 دقیقەی تر پرۆسە قورسەکە دەست پێ دەکات کە بەربانگە و خۆی تر ئێمە وەمان پێ باشە دا ئێمە ژەمە قورسەکان بکرێتە نیوەڕۆ بەڕاستی لایەنە پزیشکەکان ئێواران دەبەر ئەوەی کە تۆ دەگەڕیتەوە ماڵەوە لەسەری دەخەوی دەمانەوە باشترە ژەمێکی خەفیفەتە بێ بەڵام بە تابعەتی حاڵ ڕەمەزان بە پێچەوانەوەیە تۆ بە ڕۆژووی بە درێژایی ڕۆژ دەکەویتە ئێوارەوە بۆیە غەڵەتە کە تۆ هەموو قورسایەکە بکەیتەوە سەر دوای بانگی مەغریب یاخود شێوان بۆیە بە دوو مەرحەلە ڕۆژەکەت دەشکێنی بە شێوەیەکی سووب و شۆربا و یا هەشتێکی تر نیو ساعت بدە لەوانەیە خەڵک زۆر جار بەڕاستی ئەو چاوەڕوانەی نەبێت یا تەحملەی نییە یعنی زۆر جار قسەکانمان دەکەین بەڵام بێهودەیە بەداخەوە ئافرم یعنی بۆیت بە دوور بیت هەر بە شێوەیەکی تریش لە ڕۆژانی ئاسایشدا هەڵپەکردن و سەر خواردن و ئەمانە تۆ لە کاتی هەڵپەکردن و پاروی گەورە گەورە دەخۆیت و بە هەڵپە غازاتێک و هەوایەکی زۆر دەستەوە مەعیدەتەوە کە ڕێگە نادی بە جوانی بیجویت و ئەمانە و پارۆکە خودەتی هەوایەک تووشی ئینتیفاخ و نەفخ و هەڵاوسان دەبیت ئەمانە وەک جەناب فەرمووت یەکسەر هەست بە تێربوون دەکەیت لەبەری ئەوەندە هەڵپەت کردو پڕ کردووە لە غازات نەئیسفادە لە ڕۆژەکەی کردووە نەئیسفادە لە ڕۆژشکانەکەی کردو کە تۆ خۆت برسی کردو ئێوارە خواردنی خۆی ئیسفادەی لێ بکەی بۆیە تووشی گرفت و ژانەزک و چون بۆ خەستەخان و ئەمان دەبێت بۆیە هەڵپانەکردن زۆر شتێکی باشە مەرحەلی یەکەم قوتمان خواردنێکی سووک و خەفیف دەخۆی ئامادە سازێک دەدی بە ئەندامەکانی تری جەستە بە تایبەتی کۆمەڵێک ئەندام مشارکن بەشدارن لە هەرز وەکو سیگناڵیان بدەیتێ بۆی کە حازر بێت بزەبێت ئێستا بۆ تا ئێستا خەڵک گوێی لێ بۆ پەنکریاس چیە پەنکریاس جگەر ئەمانە ڕۆڵی ئەساسیانەیە لە کردداری هەرز بە تەنیا مەعیدە و ڕیخاڵە نییە کە تۆ لێ مەشکدا بڵێ بۆریەکە و نەخێر ئەوانش ڕۆڵی ئەساسیان دەبێت ئەوانیش ئاگادار بکەیتەوە سیگناڵیان بدەیتێ کە دوای نیو ساعت پرۆسەی خواردن دەست پێ دەکات کە لە دەمەوە دەست پێ دەکات لە جوونەوە لە سوورێنست و ئەمان دەبێت ئامادەسازیان بۆ بکەیت کە کردارەکە دەست پێ دەکات بڕاب کە ئەگە تۆ بەم جۆرە بی نەقەڵەویش دەبیت ئەنە تووشی گەڕانەوەی تەشەڵۆکی مەعیدە و سوتانە و کردداری بە تەزمی دەبیت بۆیە
زۆر ضرورە لە مرۆڤ ئاسایەکان و لە کاتە ئاسایەکانش هەڵپە نەکەین لە کاتی خوارد. زۆر باشە ئەمە لە کاتێکدایە کە کردداری هەرس کاتێکە گەدا هێشتا لە هەرسە خواردنەکە هەرسە بەقەت دەستێکمانە بێت چ جای ئەوەی کە گەر لە کاتی هەرستانە بێت کۆمەڵێم خواردنانێتەکەی دواترە گەڕینەوە لای تۆ دکتۆر و پرس چۆن؟ خودێ معینێ معیدەی طبعاً ئەگەر بەو شکڵە بێت هەر علاگەی بێنە پێش چاوی خۆت پڕیکە لە زەڵاتە جامی ئاویتیەکە نازانم شۆربایتەکە ئەو علاگەی چی لێ ئەو علاگەی چی لێ دێت تر ئەوە لە چاو گەدەی تر خوا ڕەحمی پێ بکە دکتۆرە گەڕینەوە لات کە گەڕینەوە لات زیاتر باسەکەین بەڵام ئێستا ئەچمە ینی لای پامنێرمان زەردەشت هەمێمان لەگەڵدایە لە هەولێرەوە شەوت باش زەردەش پارشیوی تۆ باش پێمان بڵێ ئەم شەو لەکوێیت کا لە شەوی شەشەمی پارشیڤە تۆ لەگەڵمانیت لە هەولێر و ڕۆژەکانی تریش باسی هەولێرت بۆ کوردین بازانی ئەم شەو لەکوێی هەولێریت وا کوێت لەلاوەیە لە چ شوێنێکیت بەگشتی باسمان بۆ بکە چ هەیە چنینە دەم باش سۆڤان دەم باش جوان دەم باش بوو میوانێوەژی هەلبەت کۆلانên هەولێرە شەقاما هەولێرە هەر شەف دمانگا ڕەمەزانێدا گەرمە تایبەت ئەس لە پێش دکارم بێژم بە هەولێری دەبێژن کولێرە بەرون یعنی واتە ئەگەر ئەفکارێن پێشان بدە ئەو نانێ بکونجی نانێ بپەنێر نانێ بگۆشت هەتا دەرەنگێکی شەف دەبینن و خەڵکیش وەکو دەبینن بەری پاشیوە تێ vî nanî dikire ji bo ku pê paşîva xwe bixwe ez xwazim xwediyê vî cihê werbigirim gelo bizam çawa vî nanî çê dikin yan jî wekû bi hewlêr dibêjin li hewlêrê dibêjin kulora birûn çawa çê dikin çawa amade dikin di heman demê de di manga Ramazanê de çenda difirişin berêz heger kerem kî ev şûniyate ye hûn manga Ramazanê çi amade dikin bo xelkî nimûne heger bo me bibêjî çû çi heye بەخێر بێن سەر چاوم بەخێر بێن سەر چاوم ئەمە شەوانە دەکەینەوە 11 هەتا پێشبان پاشیوەکان کولێرە سادەمان هەیە بە کونجیمان هەیە بە قیمەمان هەیە بە پەنیرمان هەیە بە هێلکەمان هەیە هەمومان هەیە شەوانە عالم زۆر دێ پاشیوان gelek dێت سەردانەوە کێژوا دەکرێت پاشیوان دێن لە 11 دێن هەتا پاشوێ چاوە دروست دەبێ ئەگەر بۆم ببێ بەێ سەرەتا هەویلەکەی دەکەین لە دوای بڕک ئیسراحەت دەکا هەویلەکە دەکەینە گوتک لە دوای لێرە دەکەینە ئیش ئیمەش هەر قەدیمە ینی قوڕ و کەرپیسە ئەو ئاسنە جیهازەکان نییە ئمە کەرپوچە قەدیمەکانە ینی کولێرەیمە بەتامە ینی نارم لەگە هەم لێ بەس کولێرێکی بەتامە کولێرێکی نەرم و خۆشە تقریبانەوە 11 سارە ئەمن ئەلێرەمە 11 سارە لێرە ئیش دەکەم لە هەولێ تایبەت دەخوازم بەحسۆ نرخەکان بکەم یعنی ئەو کولێرە یانجی ئەv nanê bi penêr bi kuncî bi goşt yanî hûn nerxên wan çend in eger min bêjî giranin yan erzan in berê sada bi rubheçiya saf tekez bikênەوە ev yek nan bi rubhekiye ew yek nan bi rubheçiya saf kuncî bi 500 qîma bi hezariya penîriş bi hezariya هێلکەش بە 500 مشەکەلیشمان هەیە گەورەیە بە 2000 بەس وەکو سادەی احتیادی سادەی احتیادی بە ڕوبعەچیە هەلبەت gelek başin hûn çend stav lêrê kar dikin çend karmendin lêrê kar dikin eger لێرە ئەمە چارین کار دەکەین وەستا هەڵوێستا وەستا تاریخە وەستا محەممەدە هەڵوێست تقریبان ئەوە 8 سارە لەکنمە ئەوانە شەر ئەو هالا بکەم جیاوازیە مانگا ڕەمەزانێ لە ڕۆژێت احتیادی چه فەرقێک هەیە نمونە ڕەمەزانان ئیش خۆشە یان ڕۆژێت احتیادی لە بۆمە ڕەمەزانان خۆشە لە ڕەمەزانان کو خۆشە بە ڕۆژ ئیسراعەتە بە شەوانی شێ دەکەین وەچیت کە سبەینان و ئێواران هەیتمان سبەینان لێکوانە کورسیشتمان هەیە چامان هەیە چا بە خۆڕایە چا لەگە کولێرە ینی ئەمە لە هەیە بە ڕۆبعەچی چای دەخوانانی دەخوا تێر دەخوا بە یەک ڕۆبعی تێر دەخوا ئێوارانیش هەرەوە سبەینان و ئێوارانە بەس ڕەمەزانان بەس لە 11 هەتا پاشوی هەیتمان چاود ماز دەکەم بەخێر gelek spas sovan sovan jivan tiştekî bala min kuşand bi rastî nerxên wan gelekî erzan wekû min dît eger evkarên pêşa min de ev her du zarokên çûk jî dixwazin li ser dîmenên Kurdisan du çar derkevin daxwaz dikirin ew jî digel malbata xwe dixwazin vegerin mijara xwe ev karê ku niha dît bi şevên hewlêrê wesan li hemî kolanan bazar germe ez jî dê paşîva xwe niha li vê derê vekim نۆشی گیانت بێ زەردەشت و ئینشاءالله
پارشیبێکی وای پڕبەرەکەت کەل بکەیت دەخمە جۆنترین دیمان ئیوان هەردووکت کرد بچی بوو قشت و کە چەند جوان بوو خودت تەماری وانە دەستت خۆش بێت زۆر سپاس سەردەشت. سەردەش ئافکارێ مە کوتش هەولێرە گەلمەدەبووی پاشی واژ سەحەت بتکۆ بود دلوێرە خوین یا خودێ دکتۆر ئەنە زانم کە قۆلون گرێدای پسپۆریە وایە ئۆنە بەعزبی بابەتی بەگەم با خۆمی بۆ گەلە جارە ئەستکمە حێجات مەسەن هەواڵم دەبێژنەوە توی قەلەو بیان ماڵ دەبێژنەمە تو پچەکی قەلەو بی بەس بمێ وارکە قۆلۆنال من ئەنە زانم کال من نەژی ئۆنە بەس ئەمە ئەندە جارەت کمە حێجات ئەم چاوە بزانین قۆلون ئلمەیە و چاوە خوژێ پارێزین و چارەسەری کۆچەوەیە بڵێ بەتاکیت چۆن دەڵێ ئەستوربوونی گەدە و نەفەخبوون و ئەمانە عێلاقی زۆر جار بە قەڵەویەوە نییە تۆ ببینە ئەگەر خۆت بەراورد بکە ئەو ڕۆژەی کە برسیت خواردنەکە تەندروستە هەڵاوسانی سک و ئینتیفاخ و نەفخی مەعیدە و ڕیخۆڵەکانت نییە قۆڵۆن یاخود قۆڵۆنی عەسەبی قۆڵۆن یان ڕیخۆڵە بە شێوەیەکی گشتی درێژەکەی 6 تا 8 مەتر دەبێت بەڕاستی درێژێکی زۆرە ئەمە دەبێت بە شێوەیەکی فەسلەجی وەکو مار بجۆڵێ یعنی لە دقەیەکدا دوسێ جار حرەکەی بکە بۆ خوارەوە ئیتر هەر کاتێک ئەم جۆڵەیە ئەم حرەکەی بە شێوەی مارە زگزاکە وەستا ئەو غازات و ئەم خواردنە جۆڵە ناکات جۆڵە ناکات ئەو تقریبان تۆ بە شێوەیەکی تەسبیح 6 مەتر 8 مەتر ناو گەدەتدا تەرتیب کراوە و ڕیز کراوە هەر کاتە خەلەلێک لەو حرەکەیە دروست بوو نەجوڵایان جۆجار بە پێچەوانەوە گرژ دەبێت لە جاتی بەرەو خوارەوە تەقەڵوس کات و گرژ بێت ڕێخۆڵەکە بەرەو سەرەوە گرژ دەبێت ئیتر ئەم غازاتە کۆ دەبێتەوە زگت ئەستور دەبێت نەفخ دەکەیت ئەمانە وەکو بە زمانی کودە قڕکێنە زۆر دەدەیت غازات زۆر دەدەیت ئەمانە قۆڕە قۆڕی سکت زۆرتر دەبێت بەڕاستی غازاتت زۆرتر دەبێت ئەمانە سعاتێکی سهالی و 2 سعات قەبزی ئەمانە ئەو پێی دەڵێن قۆڵۆن بەڕاستی ئیتر ئەمان هۆکارەکانی زۆرە بەڕاستی ئیترێکی لە هۆکارەکان بیرکردنەوەمانە حاڵەتی دەرونیمان بزڵە ناجێگیری دەروونمانە ئەمانە بۆ منە ئەو کەسانەی کە خەویان کەمە شێوازی ئیشکردن و پلۆپۆستیان وایە بیرکردنەوەی ترە کابرا بازرگانە زابتە هەر کەسێکی ترە زۆر بیر دەکاتەوە ئیتر ئەم زۆر بیرکردنەوە دەبێتە هۆی گرژبوونی قۆڵن ئەو حرەکەی کە باسمان کرد بە شێوەیەکی ئاسایی ناجۆڵە یان کەم جوڵەیی بەڕاستی یەکێ لە هۆکارە سەرکیەکانی تر خواردنە بەڕاستی ناڕەکیمان لە خواردن بە تایبەتی و خواردنە کێسادی خۆین بڕێکی زۆر نیشاستە و شیرینی و چەوری و ئەمانەیە کە کەمتر ئاو ڕیشاڵ بەکاردێنین ئەمە ژوا دەکات ئەم جوڵەیە تێک بدات ئەم مادە شیرینانی کە بەکاری دێنین کاربۆهیدراتی پێ دەڵێن بەڕاستی سەرچاوی دروستبوونی غازاتێکی زۆرە کە لە ناو گەدەدا دیخۆی دەگەڵ بەکتریا سوود بەخشەکانی ناو قۆڵۆن و مایدە کارلێک دەکات کە کارلێک دەکات CO2 دروست دەبێت ئەکە دەبێتە غازات و ئەمانەجا بۆ ئەوەی کە ئێمە زۆر ڕێنمایی کەسەکان دەکەن دوای باشکردنی دەرونیان باشکردنیان جۆری خواردنیان بەڕاستی ئەم بە ئێستا زۆربەی خواردنەکانمان چیتە هەر مارکێتێک کە برسیتە هەر شیرنایەتی لێ هەر پسکیتی لێ بۆ منە ڕۆژانە ئێمە هەرم شتە شیرنانە دەخۆین ئیتر میان بۆ منە نانی سپی نانی سپیانی شاستە ئەم جاران نان کەپەکی تیا بوو دکتۆر کە ئەتخوارد هەستە کرد تۆ زبرایی هەیە قڕک تۆزێک هەستی بەو شتا کرد بەس ئێستا ماشەڵڵا ڕێگەڵی ئاوی خواردنەوەیە نا هەر کە قوتیت زۆر جار لە خەرکە لە قڕک ئەگیرێت چونکەونە خلیسکە نا کەپەکی تایە نە هیچ شتێکی تاوە نانی تیری نازام تا چەندێک باشە بەڵێ ناڵم ئێستا وەکو بەڕز فەرموود ئێستا بۆ مەسەلەی بازرگانیەکە ئیش دەستا جوانکاری دەرەوەی خواردنەکە دەکات چەند نانەکە سپیتر بێ چەند نەرمتر بێ ئەو بە باشی بە تۆ فرۆشێ بەڵام لایەنە تەندروستیەکەی خراپترە بەڕاستی ئادەبێ ئەو ڕیشاڵی بە دەوری گەنمەکە یان جۆکە هەیە نابێت لێ بکرێتەوە ئەبێ لەگە گەنمەکە بەهانڕێ بۆ ئەوەی چۆن دەڵێ ئەو مادە ڕیشاڵیە کێشە بۆ گرفتی هەزم دروست نکات ئیتر کە تۆ ئەو مادە ڕیشاڵەکەی لێ کردەوە ئێکستا دەبێتە مادە نیشاستەکە دەمێنێتەوە مادە شەکرەکە دەمێنێتەوە ئەو مادە شەکرە باسمان کرد غازاتێکی و CO2یەکی زۆر دروست دەکات بە بەردەوامی کە تۆ ڕۆژی سێژەم دەخۆیت لەوانەیە ئەگە حسابێکی 5 تا 6 سەمون بخۆیت ئەم کردارە بەردەوام دووبارە دەبێتەوە بە دڵنیایی مشکلی قۆڵۆن بۆ دروست دەبێت بۆیە ئێستا تقریبا خەڵک خۆشبەختانە بەڕاستی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی گەڕاوەتەوە سەر نانی تیری نانی خۆمان ئی کوردەواری لەبەرەوەی مادە ڕیشاڵەکەی تێدایە زۆرتر دەبرژێ و تەنکترە و ئاسانترە بۆ هەزم سە بۆ منە ئەم سەمونانی بەداخەوەکە ئێستا هەیە هەر ناوەکی بکەیتەوە هەر هەویرە بەڕاستی ئیتر ئەم کردداری نەبرژان یاخۆدا و هەویرە لەناو مەعیدە کاتێکی زۆری دەوێت ناو قۆڵەن کاتێک زۆری دەوێت بە نەتیجە
تووشی قۆڵۆن و غازات و ئەوانە دەبیت باش دیوارە ئەزێ تووشی قوڵۆنە بیم ئەو مزانی بەس بەری ئەسپسیارەکە دیژ دکتۆری بکەم تا گوت کەپەک کەپەکی بۆ ئەوەی کە لە چواردۆری گەنمەکەی سەر ڕیشاڵەکە لێ یەکەنەوە ئێستاوە نەماوە ناوە کەپەکی شەو من وشەیەکی ئەوەی دوێنێت تۆ بچی بوو بازارەکە سیکافێقی دکتۆر کابرا دەبژێت پرتەکە زەنجەفیلی بخۆتە خەم قۆڵۆنێ نەبێت ئەنجی دەرمانێکی نزانم یە کوردەوەریە تۆزەکە چ زانم ڕاستیەک بۆ وان تشتە هەیە یانجی وێت مرۆڤ خوار نەخۆر ڕێک بێخت ینی دەرمانێکی مەسەن عیلاجەکە سەدا سەد نەخێر بۆ ئەوەی کە تۆ بتانی حکومات بکەیتە سەر جۆرە گیایە گیا هەر شتێکی وانە لە زانستی پزیشکی بەڕاستی ئەو کاتی کە تووشی نەخۆشیەکە بووی دەتوانی ئیسفادەی لەوەگری جا ئێمە کە باسی زەنجەڤیلیش نەکەی با باسی بنێشتە کوردی خۆمان بکەین ینی بنێشتە تاڵە بەڕاستی کە بۆ کردداری هەزم و قۆڵۆن و ئەمانش زۆر باشە بەڕاستی بەڵام خۆ تۆ ناتوانانی بەردەوام ئەم شتە بەکاربیێنی بۆیە دێنەوە سەر ئەوەی کە شێوازی خواردنمان ڕێککەین هەڵسوکەوتمانەگە خواردنی ڕۆژامان ڕێکەکەین ئەو زەنجەڤیلەی کە جەنابەت باسی دەکەی زۆر گرفتی بۆ دروستکردوین خەڵکێکە کەمێکی زۆر چۆندە ڕێژەیەکی زۆر بەکاردێنێن تووشی برینی گەدە و مەعیدی بۆ کردوین بە نەشارەزایی کێشە دروست بۆ منێکێک لەو مشکلانی کە خەڵکی ئەمە زۆر سەری دەخاتە سەری بە ناڕێکی چای سەوز و ئەمانەیە بەڕاستی ئەم چای سەوزە مادەی دژە ئۆکسێنەکانی تێدایە کە زۆر بەقووەتە بە بەردەوامی بەکاری بێنی جەرگ عزیز دەدا بەڕاستی وا دەکات جەرگ ماندوو دەکات چۆن دەڵی ئەو مادە دژە ئۆکسیۆن لەسەر ئەنزیمەکان ئیش دەکات ئێمە گوتمان باشە ڕۆژی کوپێک خۆی بەس وایە ڕۆژی داوانێت 4-5 جار بەکاری بێنێ یانەوە جەنجەڤیلی کە باست کرد خەڵکێک بۆ زەعیف بوون یان بە قۆڵم بەکاری دێنێ بە کەمیکی باش یان بڕێکی زۆر دیاریکرا و کەم بەکاری بێنە توانم ئیسفادەی لێ بکەی بەڵام کە زیاد لە پێویست بەکارێنە زیانی هەیە بەتاکید بەڕاستی هەر شتێک لە سنووری خۆی تێپەڕێ هەر زیان بەخشە هەر لە سنووری خۆشی کەمتر بێ زیان بەخشە با بگەڕینەوە کەمێ لەسەر گورچیلە قسە بکەینەوە دیسانەوە چونکە گورچیلە ئەو بەشەیەکە وتمان لە ڕەمەزانانە وەکو بەشەکانی تر نیە زەرری پێ ئەگات زیانی پێ ئەگات کە کردداریەوە کات یۆریا دەربدات و مادە زیان بەخشەکان دەربدات بە چییە بزانم کە گورچیلەی من خەریکە هیلاکە بێت چۆن ئەڵێن لە شەرع شەرم نییە لە طبی شا بە هەمان شێوە شەرم نییە ڕەنگی لە ڕەنگی میز ئەکرێ بزانین کە ئایا ئەم گورچیلەیە هیلاکە ئەم گورچیلە بەرەو هیلاکی ڕات ئەم گورچیلە پێویستی بە چاودێریە پرسیارێکی زۆر بە جێگای وەک تۆ چۆن بڵێ قیاسێک پێوارێک دابنی بۆ جستەی خۆت چۆن بزانی کە جا لە گورچیلە زۆر بە ئاسانی دەتوانی چاودێری بکەیت لەوانی کە بەڕێزت باست کرد دەبێت لە ڕەنگی میزەکە ئەم بەڕاستی دەبێت بە شێوەیەکی ئاسایی ڕەنگی میز تقریبەن ڕوون بێت لە ئاو بچێت بەڕاستیە هەندە جار با بڵێم زەردێکی کاڵیش مەقبولە ڕازین بەوە بەڵام ئەگەر زەردەکە زۆر زۆر تۆخ بوو پرتەقاڵی بوو بزەبت ینی ڕەنگیشی لە گۆڕێ بەرەو خوێنبوون هەندە جاوەندە خەز دەبێتەوە ئەمانە نەخۆشەکە ترسێت ئەو کاتە کە تۆ بزانە ڕێژەی ئاو خواردنەوەت زۆر زۆر خراپە یاخود ڕێژەی ئافو چوونە سەر ئاوت کە بۆ منە ڕۆژانی ئاسایی لاوانەیە تۆ لە کاتی شەو نابا بڵێم لە ڕۆژدا 9 جار 10 جار 7 جار ینی ماکسیمام چوونە سەر ئاو ئەبێت چەندێ بێت بەڵام دەکەوێتە سەر ئەو ڕێژی ئاو خواردنەکە بەڵام تۆ بەلانی کەم بۆ من دەبێت بەو جۆرە بە 7 تا 8 جار بڕۆیت ینی 2 ساعت جارە 3 ساعت جارێک ئەمانە بڕۆیت بەڵام هیوایە مەسەن بەشان ئازیەوە من یەک جار دەچم ینی تامان ئەمە هەر خۆم ڕاگرم هەر ناچم هەیە منداڵ هەیە ئەوەنە ئازابووم هەر هیچم نەکرد ئەمێکی لە هۆکارەکانی دروستبوونی بەردی گورچیلە و ڕمڵ و ئیلتیاب و ئەم شتانەیە ئەم پاشە ڕۆژ پیسە بەسەن چ لەڕێی پیسایی یان میز هەموو پاشەڕۆی یوریا و کریاتینین و کۆمەڵە مادە پرۆتینەکانە کە تۆ دەردەدرێت ئەمە هەمووی مادی ژەهراوی و سامە بۆ چێ ئەو کەسانی کە سیزبوون یاخود پەکەوتنی گورچیلان هەیە زوو تووشی وەزعاتێک چوون و یاخواانە خواستە زوو دەمرن لەبەری ئەو مادە سامە ئەو ژەهرە زوو دەگەڕێتەوە ناوخێنە ژەهراوی دەکات یەکەم شت نەخۆشەکانمان وایە لە زەدەن یعنی هۆش و بیریان وەکو جاران نامێنێ ئەو مادە ژەهراویە ینی کابراسی دەکەی نەخۆشەکەمان مشکلی گورچیلەی هەیە لەم ناوتەسەڕوفاتی گۆڕاوە وعی وەکو جاران نەماوە عەقڵی وەکو جاران نەماوە بۆ ئەو مادە ژەهراوی یوریا و ئەمانە لە خوێندا تێکەڵاو دەبێتە هۆی ژەهراوی بوون جا تۆ ئەگام ئاوە کەم بخۆیتەوە بەڕاستی ئەم ژەهرە خەز دەبێتەوە تێکەڵاوی بێتاقەت دەکات تۆر من عەزەڵەکانم دێشێ بێتاقەتم دایمەن هەز دەکەم ماندوم ئەوانە ئیتر وەکو جاران نیشتیایی خواردن نەماوە تااقەتیشم نەماوە ئێمەش بە حکمی ئیشاکی خۆمان
فحسێکی یوریا و کراتینی بۆ نێرین چۆن ڕێژەی ئیشکردنی گورچیلەکەی سیر دەکەین گورچیلەکەی سز بووە سز بە بەخۆی نەزانیوە ئەو بە شێوێکی تر هاتووە یعنی لی دەپرسی ئەی میزکردنت چۆنە وڵا دکتۆر پێشتر باشتر بووم ئێستا کەم دەچم ڕێژەی میزەکەم کەمی کردوتەوە ئەمانە ڕەنگی میزەکەشم گۆڕاوە جار پێمە دەڵاوەکو بیپسی لێ هاتووە ڕاست دەکەم لەبەرەوەی ئەو خانەکانی گوچیلەکان تێکشکاون مردوون ئیشی خۆیان ناکات ڕەنگی میزەکەش کە پێم گوتی ڕەنگێکی میزی ئاسایی دەبێت سپیکی کاڵ پێ وەکو ئەو یان زەردێکی نۆعلما کاڵ بێت ئەمە مەقبولە بەڵام هەر ڕەنگێکی تر بێ بەڕاستی چوەکو بیپسی بێ یاخود قاوەی بێ یان زەردێکە بۆش کرد دەبێت خەلکیش بیپسی ڕاش کرد خلاص بەڕاستی ئێستا ڕەنگەکانم هەم باس کراوە لە کتابە پزیشکەکان ئێستا ئەمە کە زۆر خەڵک گیرۆ دەپێ بەڕاستی منداڵانن بەهۆی یاری ئەلکترۆنیەکانەوە بە سەعات دائنیشن ناچنە سەر ئەو کاری کە پێویستە بیکەن نیکەن و منداڵان بۆیە ئێوە نازانم ڕێژەکە زۆرتر لە منداڵانەیە کە تووشی ئەو حاڵەتانە بن یاخود لە منداڵاندا ڕێژەی ئیلتیابی میزڵدان و گورچیلەکان زۆر زیاترە بەداخەوە بەهۆی ئەو ئیهمالکردن و چوونە سەراوی لە کاتی دیاریکراودا منداڵەکە دێت ئاماژە نەک بۆ ناو میزڵدانی بۆ هەمووسکی دەکات دایان سکم ژان دەکات بێتاقەتە خواردن ناخوامانە بەتەنها فەحسێکی میزی بۆ دەنسی دەکەی ئیلتیابێکی زۆری هەیە دوای وەکو بەڕێزت فەرمووت هۆکارەکەی هەر ئەوەیە لەسەر ئایپادێک دانیشتۆ بەڵێ ئاو ناخواتەوە خواردنەکانی ڕێگنە میوە ناخوا ناچێتە سەراو بە تێپەڕبوونی کات ئەو ژەهرە لە ناو میزڵدانی کۆ دەبێتەوە و تووشی ئیلتیاباتی دەکات بەبەرنی کە بەحسیان دیکرد کە چاوە ڕۆژی کاریگەریان باش و خراپ هەنە تایبەتیژی چ سەرمایدە بچ سەرگوشتی لێ ئەس بێجارە بەحسا بەحسێ فتۆرەی کرد یعنی مرۆڤ زی خواردنی ناخۆت و خواردنە تەندروستگی و ئەوانە تێدا بن جارە بەحسێ پاشیوێ بکەین چونکە ئەمە دەمێ پاشیوێدا چاوە ئەم پاشیوێ بخۆین بۆ گولچیسکێتمە بۆ مەعیدێمە بۆ ڕێخۆ هەم بۆ هەمیە باش بوو تایبەتیژی یعنی پسپۆریاوە چ تشتێک تێدا بێت و چاوە ئەم ئاوێژی بەخون تایبەتیژل دەمە پاشیوێ پرسیارێکی زۆر بەجێ ئەمە وەکو باسمان کرد دوو کردار هەیە کە ئێمە دوای ڕۆژشکاندن با بڵێم پێویستمان پێیەتی کاتی بەربانک کە دەست پێەکەین و ئەو کاتی کە دەمێنێتەوە تا کاتی پارشێو ئێمە زۆر جار تەرکیزی ئێمە لەسەر کاتی بەربانگە ڕۆژشکاندن لەگەڵ پارشێوەکە هەردووکێ غەڵەتە بەڕاستی تۆ بڵێ نەڵی دەبێت ئیلتیزام کەی بۆ تەقالیدە دینی کە هەتە کە ڕەمەزانەوە بە ڕۆژوبوونەوە ئەوانە کاتەکەت بۆ دانراوە لە وڵاتێکی تۆمونەوەکو عێراق و کوردستانوانە 15 تا 16 ساعتە ناتوانانی بە ئاراجی خودت کورتی کەیتەوە یاخود درێژی کەیتەوە ئیتر دەبێت بەم جۆرەیە ئەوەی کە ماوەتەوە بەدەستەوە بۆ منە سەعات حوتی ئێوارە تا 4 شەو بەیانی ئیتر ئەم کاتی کە تۆ حسابی دەکەی چەند کاتژمێرەکە بەڕاستی دەبێت ڕێکی بخەیت یعنی لە بینی ئەو کاتی کەماوتە هەوڵدەی زۆرترین ڕێژەی شلەمەنی ئاو میوەکان بخۆیت بڕیکەیتەوە لەبەر چی لەبەر خاتری گورچیلەکانمان بەڕاستی ئێمە لێرەدا من بۆ خۆم وەکو ئەوەی کە کەسێکی پزیشک مادەم هەر ڕەمەزان بە ڕۆژی دەبین با زانستی بێت ئیسراحەتێکی باش بدەین بە کۆندامی هەرسمان با جگەر خۆی خاوێن بکاتەوە بە پەنکریاسی ئیسراحەتێ بکە با ناوپۆشی ڕیخۆڵە و مەعیدەت ئەوانە قۆڵۆن هەموو ئیسراحەتێکی تاو بکە یعنی کە من بەس بە تەنها شەو ڕۆژەکەم عکس کردەوە بەڕۆژ هیچم نەخوارد و بە شەو دەستم کرد بە هەڵپە و سەروپێ و ئەم خواردنە چۆرانی کە باسی دەکەین بەڕاستی کەواتە هیچ نەبوو بەمانەیە ڕۆژ و زانستیەکە بەڕاستی کە ئێمە لە زانست بە ڕۆژوبوونی شەیە بەڕاستی یەکێک لە عیلاجەکانی نەخۆشی شەکرە بە ڕۆژوبوونە یعنی شەکرەی جۆری دووەم دەڵێ دکتۆر عیلاجڕم نەخێر فترەیە خواردن کەم کەرەوە ڕاضە بکە حرەکە بکە زۆربیان باش دەبن بەبێ ئەوی عیلاج بەکاربێنن جا ئێمە هەر شەو ڕۆژەکەمان پێچەوانە کردەوە بەڕاستی هیچمان نەکرد بە هیچ گۆشتی حیوانەکەمان کردەوە دەی شەو وەکو بەڕێزت فەرمووت لە پاشێودا یەک دنیا پەنیر و ژاژی و نازانم ئەو کولێرە چۆرەکان دانین و شیرناتی بخۆین دیسان عکسەوە تووشی مەعیدە هەڵچوون و ئەوانە تۆ خواردنە قورسە بخۆی لە کاتی پاشێو لەسەری بخەوی کە بانی هەڵدەستی هێڵنج و دڵتون بوون و حەز بە ئینتیفاخواری ئەڵێ بچین بۆ ڕیش سمێڵیش ماخستە سەر تەرکیزمان هەبێ بە تایبەتی ئەم چەند ساڵە بەرەو گەرمان دەچین با لەسەر گورچیلەکان بێت ئیتمام دەین بە خواردنە ڕشاڵەکان بۆ منە چۆن خواردنە ڕشاڵەکە یانی تۆ ئەگەر سەوزۆ میوە ئەوانە بخۆیت کە چتە ناو قۆڵۆنەوە تا 4-5 ساعت ئاو فرە دەدات بۆمە ئەو شفتیە شوتیە کاڵەکە بۆم ئەو میوانی کە بەردەستن ئێستا هەیە ئاویشیان زۆرە بزەبستی وایە تۆر وەڵام من دڵم ئاو نابێت چی لێ دەکەی خۆ بە زۆر ئاوی دەرخوار نادێ ئەمانە بۆیە پێی دەڵێ کەواتە سەوزۆ میوە بخۆ بۆ منە کاوەرەکەرە وەزە خەیارە خاسە نازانم چی ئەم شتانە کە دی خۆیت ئەمە زۆر وەکو زەڵاتە بەکاری دێنیت خاستن کە ئێمە خەڵکانێکی زۆرمان باسمان کرێکارە فەقیرە مەجبوری التزام دەکات بە جێبەجێکردنی لایەنە دینەکەی مەجبورە کەواتە ڕێنمایی دەکەین ئەو کاتی کە هەیەی لە کاتی
ڕۆژوشکاندن تا ئیفتار و یاخود پاشێ و پێویستە ڕێژەیەکی زۆر ئاو ڕیشاڵەکان بەکاربێنە خۆ ناشکرێ ڕێگای لێ بکەین کە خواردن نەخوا بەڵام بۆ ئەوەی کە تووشی مەشاکیل و دیسان وشک بوونەوە نەبیتەوە بمە لە کاتی پاشێ و دەست پێ بکەی بە چایەکی تۆخ و شیرنایەتێکی زۆر بخۆیت و خواردنێکی چۆر بخۆی سوێر بخۆی بێئاگالەوەی کە تۆ تا سعات 4 مۆڵەتت هەیە دوای سعات 5 کە تۆ بۆ نییە بخۆی ئەو ئاو بۆ حەزم ئەو خواردنە قورسە پێویستی بە 3 لیتر ئاو هەیە تۆش نەت خواردووە ئەو 3 لیتر ئاو لەسەر حسابی خوێن و ئاوی تۆیە دیسان ئاو لەسەر گورچیلەکەی خۆت کەم کردەوە ئەوەیە کە دەڵێن لایەنە نەرێنی و خراپێکە لەسەر گورچیلە یعنی بە شێوەیەکی نازانستی نەکردداری هەزمەکەمان باش کرد ئێمە کوتمان با ئیسراحەت کە 11 مانگە دەخۆین 11 مانگە جگەر وەکو معمەلێک هەر مادە ئەو ڕۆژانە ئێمە لەوانەیە هەر هەفتەی پارچێک هەوی پاراسۆڵ بخۆین وانە مادەیەکی ژای هەر زۆر بێ هەبوو دەرمان و خواردنەکان لە ڕەمەزان دەبا ڕێگا بدەین جگەر خۆی خاوێن بکاتەوە معمەلە ئامادە بێ بۆ 11 مانگێتێ کەچی هەر ڕێگا نادەین ئیسا هە خواردنی قورس و چی و ئەمانە ئەومان نەکرد کەچی لاماشدا مەسەن باسمان کرد خواردنێکی چۆر و سوێرد خواردووە پارشێ و سعات 6 هەست بە دەم وشک بوون دەکەیت ئێوایە لەبەرەوەی ئەو خواردنە قورسی کە لەناو معیدتدا بۆ منە تۆ خواردنێکی وەکو پرۆتین گۆژ دەخۆیت یاخود نیشاستە و ئەمانە دەزانی پێویستی بە 6 سعات هەزم هەیە بەس لە معیدە 6 سعات دەمێنێتەوە باش ئەو 6 سعات وەکو مەسلەی ئاش یان وەکو چۆن دەڵی مەشکە هەر ئەملاولا دەکات تا هەزمی بکات بە بەراورد لەگەڵ نان و ماستێک کە بە 2 سعات یان بە سعاتێک هەزم دەبێت بڕێکی ئاوی کەمی پێویستە تۆ خواردنێکی قورست خواردووە بە 6 سعات 3 لیتر ئاویشی دەوێت بۆ هەزمکردن بە دڵنیایی وشک دەبێت و سعات دی بەیانی ئێستا تونیتەوە توانای کارکردنت نییە بە نەتیجە ئەم 30 ڕۆژە بۆ خۆت پێشتر سیزبوونی گورچیلەت هەبووە دوای 20 ڕەمەزان و ئەوانە دیسان هەست بەژانی گورچیلەکانت دەکەی بە توندبوون دەکەیت و بێتاقەتی دەکەیت و هێڵنج و ڕشانەوە و ئازاری ماسوکەکانت دەکەیت ئەمانە زیاتر گورچیلەکان سز بوو وەک چۆن دەڵێ ڕۆژەکە بە هەموو یەک جار میز ناکەیت کە زۆر زۆر خەتەرە بەڕاستی بۆیە ئەگە زۆر وریان نەبین چۆن دەڵێ بەدەستی خۆمان بە شێوەیەکی نازانستی و ڕۆژێکی ناتەندروست گورچیلەکانمان ماندوو دەکەین باشە دکتۆر با بینە سەر ئەوانەی کە دایلەزیان هەیە حەز دەکەن بە ڕۆژوو بن ئەو دایلەزەش جۆری هەیە وایە چۆن ئەتوانن ڕێنماییان بکەن کە بتوانن بە ڕۆژوو بن ئایا ئەسڵەن ئەتوانن بە ڕۆژوو بن لە بنەڕەتە یاخود ئەوانی دایلەزاکەن بەڵێ وڵا ئەوەی دایلەزە کات بە هەردوو جۆرەکەی چ ئەوین لە ڕێگەی سکەوە دیکات تاوان دایلەزە بەس شۆردنی گورچیلەکانە چ لە ڕێگەی جیازی خوێنەوە بێ بە هیچ جۆرێک ناکرێ بە ڕۆژوو بن بەڕاستی چونکە ئەمە هەندێکیان هەیە تۆ زەعینادن حەزەکەن و هەر ئینکارەکەن و بەتەکیت خۆی ئەوەی کە نەوعی دایلەزەکە یاخود غەسلی گورچیلەکەی لەڕێگەی سکەوە بۆ دەکرێت تاوانەوە شتێکی کاتیە یان تا یەک دوو مانگێکەوە بەکاردنی ئەویان تۆزە مەجای تێدا هەیە بە ڕۆژوو بێت چونکە خۆ مەسەلەکە هەر خواردن ئیدا و دەرمانەکە کۆمەڵە مەسەرم شەشی بەیانی دەرمانی هەیە 12 دەرمانی هەیە ئەسد دەرمانی هەیە ئەوانش دەرمان لەگەڵ ئەوە بخورێتەوە ئەمانە هەر خۆی لە خۆیدا فەقیرە ئەوانشی کە تووشی دایلەزە و مشکلی گورچیلە هاتوون یان بەهۆی زەختەوە توش بوون یان بەهۆی شەکرەوە توش بوون یان بەهۆی نەخۆشی دڵەوە توش بوون یان لەم لاوە کۆمەڵی عیلاجی تری هەیە بەڕاستی جا بۆ ئەمە عیلاجانەی بخوارد بێ کۆمەڵە ڕێژەیەکی خواردنی ئاوی لەگەڵ بخواتەوە بۆیە ناتوانێت بە ڕۆژ بێ بۆیە بەڕاستی من بۆ خۆم وەکو دکتۆر لەو ئەندامانەی کە زۆر لام ئەزیز و نازدارە گورچیلەکانە یعنی کە تۆ ڕێزبەندی بۆ بکەی هەمووی هەر نازدارە بەڵام بە پلەی یەکەم گورچیلەکان ئەبێ زۆر نازیان هەڵگرین زۆر بە منە ڕعایەتیان بکەین سربەخۆ هیچ ئازارشکینێک نەخۆین حەبی ناوەکان با بڵێن حەبی ڤۆڵتارین کەیکەنە ئاو فەوەران و یەکسەر بیخۆ یەکسەر چاک دەکات بەڵ ئەوە هەر یعنی ئەگەر بڕا بکە یەکێکە زۆربەی سزبوونی گورچیلەکان لە هەموو دنیادا لای ئەمەش ئەم حەبی ڤۆڵتارین و ڤۆڵفاستەیە ئەمە لە ئاسڵدا ئەم ڤۆڵفاسە بۆچی بەکاردە و کەسانی کە ئینزیلاقیان هەیە مشکلی فەقەراتیانێ ئازارێکی جونگەی زۆران ئەویش لەژێت بە ڕێژەیەکی زۆر کەم ئێمە هەومان هەر ئازارێکی کەم قەیناکە پەنا بەرەبەر پاراستۆڵێک کە زۆر زۆر سەلامەتە ئەویش هەر خراپە بەس پەرامە بەبەر ڤۆڵفاستێک ئەوانە ئیدمانیش بوون وڵا دکتۆر من هەتا ئەوە نەخۆم چاک نابم بەس بە ئەوە چیت بۆ دەکات معیدت کون دەکات دوازدەگرت کون دەکات دوای گورچیلەکەت بەدەستی خۆت سز دەکات ئەمە لەسەر ئێسقان ئیش دەکات خانەی گورچیلە لەکوێ ئێسقان لەکوێ بەو ناسکیە باس بکرد چەند نازدارە بچی دەرمانێکی ئاوهای بۆیە وەکو بەسەری ماسیەکە ماسی چەند نازدارە ئەو ماسێ نازدارەکە تۆ ناو ئەو دەریکە خۆی بکوژە دوو دەقە دەمێنێتەوە ئەمانە گورچیلەش وایە بڕا بکە ئەگەر نازی هەڵ نەبیت و ئەو دا و دەرمانی ئازارشکێنە بخێت و
تیژ و ترشی و تایگەر و بیپسی و ئەم تیژ و ترشە بخۆیت و ئاوی بەسەردان نەخۆیتەوە ئەمانە دوای کاتی دیاریکرا تووشی سزبوونی چاوەڕی سزبوونی گورچیلەکان بکەم پێشەوەی لە گورچیلی تێپەڕێنەوە زۆرم برادێکی زۆر خۆشەویستم هەیە لە وەختی خۆی لاواز بوو حەزی دەکرد هەندێک قەڵەوبی چوو هەندێک دەرمانی کڕی قەڵەو بوون ئەوانە دوای ماوەیەک تووشی نەخۆشی گورچی لە ئەوانە چەند خراپن ئەو دەرمانە بە تایبەت ئەوانەی ئێستا لە بازارش نانە خەڵک دەوی لاواز بیان دەکشێ سوبحان دەوی قەڵەو گەر باسی ئەو بابەتەی بکەین بە تایبەت چکەوە باسی گورچی لەمان کرد زۆر ناس کە دەبی زۆر ئاگامان خۆی یەکێک ئیشی گورچیلە و جگەر لە یەکیشدا هاوبەشن پاکردنەوەی جەستە لە مادە ژەهراویەکان بەڕاستی ئەمە تەنسیحێک لە نێوانیاندا هەیە هەر مادەیەک زۆر جار کە لە دەرمانێک کە لە جگەردا خاوێن نەکرێتەوە ئەو پاراسۆڵی کە تۆ دی خۆین ئێمە ڕۆژانە بەکاردێنین سێشیت بەکاربێنین کە دەکاتە نزیکەی سی حەب یەکسەر پرۆسەی وەستانی جگەر دەست پێ دەکات جگەر دەوەستێت چونکە توانای خاوێنکردنەوەی ئەو سیدەن کە حەبەی نییە دوای ئەوەی تەنسیقەیە لە بینیان دەڵێ کاکە بە من خاوێن ناکرێتەوە حالەی گورچیلی دەکات ئەو پرۆژەی خاوێنکردنەوە ئیتە ئەو مادە پرۆتینی کە ئەو بەڕێزەیان ئەو کەسە بەکارهێنا بۆ مادەیەکی زۆر بەکاری هێناوە زەختێکی لە گورچیلەکەی کردووە گورچیلە ئیشی خاوێنکردنەوەی خوێنە بەڕاستی ئەو مادەیەش بە تێپەڕبوونی کات خانەکانی گورچیلەکان سز دەکات دەیکوژێ دەنیشێت ئیتر وا دەکات تووشی دەرمانێت قەلەوبینێ و زەعیف بینێ تەمامی دیرکەوە زۆرمە خلاص لە پرسیارێک من ناتوانێت پرسیارەکە کاتەکەم کۆتایی بەرەو کۆتایی ئەڕوات بەڵام هەندێک کەس هەیە کاتێکە بەچێت پارشێوە کات یەک دۆلکە ئاو لە لای خۆی دانێوازانێ ئەتوانێت خەزنی کات ئەو ئاوە بەڵام بەو شێوەیە نییە بۆیە ئاگداری خۆمان ئەبی بین زۆر دکتۆر ئەحمەد مستەفا خودش ڕازی بێت تەندروستی و هەرێ بۆش بێت مەمنون توێنێک پۆشی گەلێک مەمنون بەڵێ بابەتت مە ئەزبارکەم داوی هاتن وەختی مەجی خلاص پۆشیوا خێر و بەرەکەت و سەحەت بێت تەندروستی و هەرە بۆش بێت ئیشڵان ئەفشەڤژ میوانێت ڕەحسەڤک بین دۆف ماڵەتەدا سباهی مەژەوانە دیسە سەعاتێکی کوردستان بسیاری پۆشی بێدێ این بینە میوانێت ئینشاڵڵا گەر خوا تەمەنمان بدات ئەوە سبەی شەویش میوانی ماڵەکانتانە بین بۆ هیوایکە قبوڵمان بکەن زۆر سپاس دکتۆر کەرەم پێ